بەناوی خوای بەرز و بەیاوتە سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژهاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامەکە کە تێیدا کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردون بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێ گەنج جوانترین سڵاوتان لێبێ و ڕێز و خۆشەویستیمان قبول بکەن و بەیانیتان پڕ لە ئاسوودەی و کامەرانی بێ. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداری عزیز و خۆشەویست شادەبینەوە. تەوەری بەرنامەی ئەمڕۆمان لە دوو تەوەری سەرەکی پێگاتووە: کاریگەری منداڵبوون لە ڕێی نەشتەرگەریەوە کە تەوەرێکی تەندروستی و پزیشکی و زانیاری پزیشکیە بۆ ئێوەی عزیز و خۆشەویستمان ئامادە کردووە لەگەڵ دەستکەوتەکانی قوتابخانەی زانستە شەرعەکانی عەبدوڵڵای کوڕی عومەر کە لە حاجیاواوە میوانەکەمان لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە لە ڕێی پەیوەندیەکی ڕاستەوخۆوە لەگەڵمانە بێ لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری و ئەو بڕگە و بابەتانی کە ڕۆژانە لە سەرەتای بەرنامەکە وەکو نرخی دراوەکان وەکو مێژوو و وەکو پێشبینی کەشووەوە بۆمان ئامادەکردن. ئومێدەکەین تا کۆتایی بەرنامە بینەری بەرنامەکەمان بن و سود لە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان وەربگرن. بەڵازیزان سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بەڵێ خۆشەویستان، ئاشناتانەکەین بە نرخی دراوەکان. بزانین ئەمڕۆ لە هەرێمی کوردستان نرخی ئەو دراوانەی کە پەیوەستن بە ئێمە وەکو کوردستان چ گۆڕانکاریەکیان بەسەرداهاتووە. لا بڕگە یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم ڕۆدا ڕوویانداوە فەرموون با پێکەوە بینەریان بێت. شەشی هەشتی ساڵی 1945 بۆمبارانکردنی شاری هیرۆشیمای یابان لەلایەن ئەمریکاوە بە چەکی ئەتۆمی. ئەوەش یەکەم بەکارهێنانی چەکی ئەتۆمی بوو لەلایەن ئەمریکاوە کە بە یەکێک لە ڕووداوە پڕ تراژیدیەکانی مێژووی مرۆڤایەتی دادنرا کە لەلایەن ئەمریکای پێشڕەوی دیموکراسیەوە بەرامبەر بە خەڵکی سڤیل ئەنجام درا و لەو ڕۆژەدا و لە ماوەی تەنها 9 چرکەدا 240,000 کەس بوونە قوربانی بە کوژرا و بریندار و سەرنگوم بووە و 80,000 کەس گیانە لەدەستدا. ئەو بۆمبە تا دووری 1500 مەتر کاریگەری هەبوو. تا ئێستاش کاریگەریە جەستەیەکانی لەسەر مرۆڤ و کرۆمۆسۆم و ئافرەتی سەگپڕ و دەرکەوتنی چەندین نەخۆشی درێژخایەن ماوە. ئەو بۆمبەی کە ئەمریکا ڕاستەی هێرۆشیمای کرد ناونرا بوو کوڕە بچووکەکە. دوا بەدوای ئەو هێرشەی هێرۆشیما بە 3 ڕۆژ ئەمریکا بۆمبێکی تری ئاراستەی ناکازاکی کرد و لەو هێرشەشدا 60,000 کەسی تر کوژران.
هێرۆشیمە و ناکازاکی دوو شاری پێشکەوتووی تەکنەلۆژیای یابان بوون و دوا بەدوای ڕووداوەکان سەرۆک وەزیرانی یابان ئاماژەی بەوە کرد ئێمە گەلی یابان بەبێ تۆڵەکردنە و شەڕ و خەڵک کوشتن تۆڵی خۆمان دەکەینەوە ئەوەش بەوەی کە لە ڕێی تەکنەلۆژیا و داهێنانە تەکنەلۆژی و زانستیەکانمانەوە بتوانین لە ماوەی 50 ساڵی داهاتوودا بربەرەکانی ئەمریکا و بەرهەمە ئەمریکیەکان بکەین. 6 ساڵی 1991 تیرۆرکردنی شاپور بەختیاری دووهەمین سەرۆکوەزیرانی ئێران لە سەردەمی شای ئێراندا کە دوای شۆڕشی ئیسلامی ئێران بەرەو پاریسی پایتەخت هەڵهاتوو لەوێ لەلایەن دەستێکی نادیارەوە تیرۆر کرا و کۆتایی بە ژیانی هێنرا. ناوبرە و کەسایەتێکی نزیکی شای ئێران بووە و لە شاردنەوە و پینە و پەڕووی گەندەڵی و ستەمەکانی شای ئێراندا ڕۆڵێکی کاریگەری هەبوو. 6 ساڵی 1982 کۆچی دوایی محەممەد ئەمین شێخ عوسمانی بیارە ناسرە و بە کاردۆخی شاعیر لە شاری سلێمانی ناوبراویەکێک بوو لە شاعیرە ناودارەکانی کورد و دیوانەکەی بە 3 ناوی جیاواز چاپ کراوە. وڵە بینەرانی عزیز و خۆشەویست تەوەری یەکەممان تەوەرێکی تەندروستیەکە تایبەتە بە تەندروستی خانمان کە ئەمڕۆ باز بە شێوکی گشتی باز لە قۆناغەکانی نەشتەرگەری قۆناغەکانی مناڵبوون دەکەین لە ڕێی سروشتیەوە یاخۆت بەڕێی نەشتەرگەریەوە وەروە لەگەڵ قۆناغەکانی حاملبوون. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە چرۆ حسین پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونمان کردو. دکتۆرە زۆر بەخێر بێت. زۆر بەخێر بێت. دکتۆرە سەرەتا ئەگەر باتێکی قۆناغەکانی حاملبوونمان بۆ بکەیت وەک دەزانین کە بەسەر 3 قۆناغدا دابەش دەبێت قۆناغی 3 مانگی سەرەتا ناوەڕاست و کۆتایی زین بە شێوەیەکی بە کورتی باسێکی ئەم قۆناغانەمان بۆ بکەیت بناین ئەمە چۆنە. زۆر سپاس دەستخۆشیتان لێ یەکەم. سپاس بەڕێزیش. طبعاً ماوەی دووگیانی بۆ هەموو ئافرەتێک ئێمە کە حسابیەکەین بە پێی سۆنەر جیایە بە پێی بڵێن ڕۆژ جیایە دایمە بە پێی سۆنەر لەو ڕۆژەوە حساب بکرێت کە لە ئەخیر ڕۆژی عادە بوونی ئەخیر جار کە ئەو ئافرەتە سووری مانگانی بۆ هاتووە ماوەکەی بە 40 دیاری ئەکرێ یاخۆ ئەگەر بە ڕۆژ حسابیکەی 280 ڕۆژ ئەکە. ئەمە ماوەی سروشتی دووگیانی بۆ هەموو ئافرەتێک کە پێویستە تەواویکە. ئەوە بێجگەلەوەی دەرەکەی هەندێک حاڵەت هەیە کە دایکەکە پێویستەکە زووتر مناڵەکەی بێ بەهۆی هەندێک کێشەکە بۆ مناڵەکە دروست بۆ لە سکی دایکە یا بەهۆی هەندێک کێشە تەندروستی بۆ دایکەکە دروست بووە پێویستەکە ئەوە زووتر لە دایک بێ. زۆر باشە. دکتۆرە نیشانەکانی حاملبوون چییە بۆی ئافرەتێک کە خۆی بزانێت پێشەوەی سەردانێکی پزیشک بکات ئەو نیشانانە چییە کە لە ئافرەتی دووگیاندا ڕوودەدات؟ بەڵێ وڵی پێش ئەوە ئێمە ئەڵێن هەموو ئافرەتێک کە نیازی ئەوەیە دووگیانی بکە ئەبێ پلانی بۆدا نابێ هەر ئەوە وەکو بڵێ بە کورتەکەی لە گۆترەسکی بووە بە تایبەتی و دایکانە هەندێک نەخۆشییان لەگەڵا پێش دووگانی ژۆکو ئەوەی پەستانی خوێنیان بەرزە نەخۆشی دڵیان هەیە شەکریان هەیە یا لە سکەکانی تر کێشیان هەبووە یا مناڵی هەندێک جار مناڵی نوقسانیان بوو ئەبێ پلانی بۆدا نابێ نابێ بڵێ وڵا نەمزانی و ئەم ینی ئیتر سکەکە دروست بوو. و طبعاەوە هەموو ئافرەتێکی کە بە تەمای دووگیانە باشتر وایە 3 مانگ پێشەوەی دووگانەکەی حەبێک هەیە فۆلیک ئەسیدی پێوترێ جۆرێکە لە ڤیتامین بیخوا بۆ ئەوەی ئەوە ڕێگریەکە لە هەندێک جۆری بڵێن ناتەواوی و نقصانی لە مناڵەکەیان. بەڵام دکتۆرە زۆربەی خانمان وەکو خۆتەڵی لە ئێستادا زۆربەی خانمانی ئێمە پلانیان نییە بۆ دووگیانی دەبینی کە زۆربەژیان دەڵێ نەمزانیوەیان دووگیان بۆ لەو کاتە ئەبێت خواردنی ئەم حەبە ئەم خانمە کەی دەستی پێ بکات چونکە وەک بیستومانەکە دەوترێت ئەبێتە خیرالی 3 مانگی ئەو حەملە بڵێن قۆناغی سەرەتای ئەو خانمە حەبی فۆلیک ئەسید بخوات. وڵی تر باشتر وایە 3 مانگ پێشەوەی ینی دووگیانی دروست بێ خواردی بێتی و تەوانە بێت لە کاتی دووگیانیەکەشە بەردەوام بێ لەسەری تاکو سکی 3 مانگ تەواو ئەکە
ئەگەر لەو سێ مانگەشا بیخوات ئەو خانوەری ئیسفادەی لێ ئەکات بەڵێ بەڵام تاوان پێشتر ئەوە زیاتر ئیسفادەکەوە لە پێشەوەی دووگیانەکە دروست ببێ باشترێکە. دکتۆرە بەدەر لە دەرمان لە قۆناغی سەرەتای حمل سێمانگی خانمی دووگیان ئەبێ هەڵسوکەوتی چۆن بێت لە ڕێی وەرزشکردنەوە خواردن ئەو ئایا هیچ خواردنێکی تایبەت هەیە کە خانم لەو زەمەنەی قۆناغی سەرەتای حملیا بیخوات؟ بەڵێ بەس پێشەوە من بابەتێکی تر هەیە ینی هەموو کەسێک ئەبێ سوڕی ماگانەی خۆی بزانێ ماگانە بۆی هەج مانگی سوڕی ماگانەی دواکەوت پێویستە پشکنێنی دووگیانی بکە چونکە هەندی ئافرەت هەیە ینی دوای 2 مان دوای 3 مان ئەزانێ دووگیانە یعنی لەو فترەیە لەوانەیە هەندی عیلاجی خوارد بێ کە نابێت لە کاتی دووگیانی بخوا لەوانەیە نەشتەرگەریەکی کرد بێ بەنج وەرگێ ئەشیا وەرگێ هەندێشتی دەرمانی خراپی خوارد بێ یعنی باشتر وایە زوو یعنی کە هەموو ئافرەتێک ماوەی سوڕی ماگانەکەی دواکەیە زوو ئەو پشکنی نەبکات بۆی بزانێ دووگیانە و بەنسبەت خواردنەوە ئافرەتی دووگیان هەموو خواردنێک ئیسفادەی خۆی هەیە بەڵام مشکلەیەک هەیە لە ئافرەتی دووگیان بە تایبەتی لە سێمانگی یەکەمە ئەم کێشەی بڵێن مەعیدەیان تێکەڵی و ئەڕشێنە و ئارەزوی خواردنیان نامێنێ لەوانێ نەتوانن هەموو ئەو خواردنانە بخۆن کەواتە ئایا هیچ دەرمانێکی تایبەت هەیە کە لەو حاڵەتەیە ئەو خانمە وەک بەڕێزە داماژت پێکرد کە تووشی دڵتێکەڵاوچوون و زۆربەی خواردنیشی لە بەرچاوەکەوێت یان هەنێ خواردنی پێ ناخورێت ئایا هیچ دەرمانێکی تایبەت هەیە کە ئەم خانمە بتوانێت بیخوات بۆ ئەوەی سوودی پێ بگەین هیچ زیانێکی نەبێت ئەو دەرمانە؟ بەڵێ وڵای ئێمە ئەڵێن بە تایبەتی سێمانگی یەکەمی دووگیانی باشتر وایە هیچ دەرمانێ نەخورێت فۆلیک ئەسید و لە هەندێک دەرمانی تریشێ مەسە ئافرەتی دووگیانە شاری خوێنی خۆی بەرزە هەر لە پێشکەوە نەخۆشی شەکرە هەیە نەخۆشی دڵیە ئەوش تەمان بێ دکتۆرەکەی دەرمانەکانی بگۆڕێکە لەگەڵ سکەکەیە بگونجێت و زەرەری نەبێ غیری ئەوە بۆ مەسلەی ئەم دڵتێکەڵ ئەمە شتێکی سروشتیە ینی بە نەخۆشی داناندرێت تۆ بتێو نەتەوێت ئەم تۆ سکت هەیە ئەم سکە و هۆرمۆنی سکە واد لێ ئەکاتەوە تووشی ئەم حاڵەتەبی تا بکرێت ئەگەر تەحمل بکرێت و یعنی بە ڕێگەی سروشتی کەم بکرێتەوە باشترێکە وەک لەوەی دەرمان بەکاربێن چونکە دەرمان بەڕاستی زۆر ئیسفادەی لێ ناکە. دکتۆرە هەندێک خانم هەیە کە بەدەر لە دەرمان خواردنی کە بەکارێنێت وەک شیر و هێلکە کە ئاڵێ سوودێکی زۆری هەیە بۆم ئایا ئەمە هیچ زیانێک بەو کۆرپەلەیە ناگەێنێت کە لە سەرەتای دروستبوونیایەتی؟ نەخێر هیچ زەرەری نییە ئەگەر ئەو بیخوا بتوانێ بیخوا سوودیشی زۆرە بەڵام ینی بەنسبەت شیرەوە من ئەڵێم زیاتر هەموو شتێکی سناعی هەموو شتێکی کە ماوادی حافیزەی تیا بێ و ئەو شتانەی تێکرا بێ بۆی تێک نەچێ لەوانەیە یعنی زەرەری هەبێ ئەگەر بکرێ شیری سروشتی ینی ئەوەی کە هەر لە سەرچاوی زۆر باشە دکتۆر هەمیشە دەگوترێ ئاڵۆزیە دەرونیەکان تونند و تیژەکانی خێزان یا بۆ منە بەکارهێنانی جگەرە لەلایەن پیاوە بەیان ژن خۆی ڕاستە خۆ جگەرە بکێشێ مادە کوحولیەکانی تر کاریگەریەکی سلبی لەسەر کۆرپە جێ هێڵن لە نێوسکی دایکە پێم خۆشە لەبارەی ئەمە شۆکەمە هەر مادەم باسی مناڵ بوون و کاریگەریەکانی کۆڵێ نیشانەکانی سکپڕیە باسێکی ئەومان بۆ بکە ئایا ئاڵۆزی دەرونی و تونند و تیژەکانی خێزان و تونند و تیژی بەرامبەر بە ژن یان بۆنە بەکارهێنانی جگەرە و مادە کوحولیەکانی تر هیچ کاریگەریەک کامانن ئەو کاریگەری کە لەسەر کۆرپەجێ هێڵێ بەنسبەت ئاڵۆزی دەرونیەکانەوە ئێمە خۆمان کاتی دووگیانی ئافرەت هەر لە ژێر فشارێکە هە بۆی ئەو هۆرمۆناتانەوە زۆر گەڕانکاری لە جەستەی ئافرەتەکەی ڕوایەکێکیش لەوانێت کاریگەری هەیە لەسەر دەرونی لەبەرەوە زۆر ئەوە بڵێ بێ مڕاعاتی ئافرەتی دووگیان بکرێ عەسەبیە بێ قەلەقە لە ترسایە بەدەست خۆی نییە ئەمە حاڵەتی هۆرمۆناتی دووگیانێکە وای لەیەکە لەبەرەوە بێ زۆر ڕەچاوی ئەوە بکرێت و یعنی ئەوکە بڵێ دڵی بگیرێت و یارمەتی دەری هەبێ پشگیری بکرێ ینی زیاتر ئیش شتەکەی بڵێن لەسەر زیاتر بکرێ بەنسبەت جگەرەکێشانەوە جگەرەکێشان خۆی ئەو ئافرەتە دووگیانە جگەرەکێشەوە زۆر زەرەری هەیە بۆ تەندەروستی مناڵەکە بۆ دابەزینی کێشی مناڵەکە گەشەی نابێ زیاد ناکەوتەنانەت پەیوەندی هەیە بەوەی کە تووشی نەزیف و وەڵاش بوێ لە کاتی دووگیانێکەیە ئەماگەر خۆی بێ حتا ئەگەر لە یەکێک لە خێزانەکەشی جگەرە کێش بێ ئەوە شەر بە شێوەیەکی بڵێن ناڕاستەخۆ هەر کاریگەری هەیە لەسەر دایکەکە وەکو بڵێ دایکەکە بە شێوەیەکی ناڕاستەخۆ جگەرە کێش بێ زۆر باشە دکتۆرە باسی لە لایەنی دەرونی کرد کە زۆر گرنگە لەو کاتەیە دڵی خانم بدرێتەوە لایەنی دەرونی زۆر ئارام بێت ئایا لە قۆناغەکانی حەملبوونە لە هەموو قۆناغەکانە ئافرەتی دووگیانێ خود خانمی دووگیانە توانێت وەرزش بکات؟ وەرزش بە پێی قۆناغەکان و بە پێی جۆری سکەکە و بە پێی ینی ئەو
کێشەی هەیە ئەم ئافرەتی دوگیانە لەسەر ئەم مسکەیانە فەرقی هەیە یعنی زیاتر ئەو وەرزشانەی کە ئەکرێ ڕۆشتن باشە ئەو وەرزشانەی زۆر توندەوەی عنی هیلاک و ماندووبینێکی زۆر ئەوێ کە بێتە هۆی لێ گەرمی جەستەی ئافرەتەکە بەرز بێتەوانێ وەڕاستی ئەبێ لێ دوورکەوێتەوانێ چونکە خۆی پلەی گەرمی مناڵ لە ناوسکی دایکە تقریبان 1 دەرەجە زیاترێکە لە پلەی گەرمی دایکەکە هەرچی لاکی و ماندووبوونێکی زۆر ڕێاضەیەکی زۆر بکە تەسیرێ بێ بۆ سەر مناڵەکەش بەس ڕۆیشتن هەندێک جار مەلەکردن ئەوانت شتێکی باشە بەڵام ئەو ئافرەتانێ طبعاً ئەوەگەر سەحەتی باشە و مناڵەکە هیچ کێشەیەکی نییە بەس مەسەلەن دایکێک پێشتر مناڵی پێشوەخت لە دایک بۆ بڵێن بە 7 مانگی بە 8 مانگی لەوانێ ئەو زۆر ڕاضەکردنی زۆر خراپێ بۆی دایکێک دووگیانە و چەند جارێک تووشی خوێن بەربوون بۆ بە سەرکەکەوەی ئەوە لەوانەیە خراپێ دایکێک مەسەلەن فشاری خوێنی زۆر بەرزە شەکرەی بەرزە لەوانێت تووشی بورانەوە بێ خاستەنگەر کۆنتترۆڵ نەبێ یعنی زۆر خۆی لاکردن لەو حاڵەتە خراپە توانە ڕاضی سوک بکە زۆر باشە دکتۆرە لە قۆناغی حەملبووندا چەند جار پێویستە کە خانمی دووگیان سۆنەر بکات بەڵێ وڵی خۆی بەپێی ئەوەی ستاندەری عالەمی خۆی باشتر وایە لە بینی 11 هەفتە بۆ 13 هەفتەیە سۆنەرێک بکات کەوە سێ مانگی یەکەمی دووگیانەکە یەگرێتەوە بۆ ئەوەی هەم بزانێ ئەم مناڵە مەسەلەن تۆ سۆنەرەکەی ئەبێ بزانی ئەم سکە زیندووەیاننا چەند مناڵ لە سکی لە چەند هەفتەیە عەفو دەرەکەی کە ئەم سکە زیندووە خۆی وەڵاهی تر ئەگەر پتێ زووتر دەرکەوێکە زیندووە لە 6 هەفتە بەرەوسەرەوە دەرەکەوێ بەڵام خۆی ئەگەر ئەو لەو کاتی ئەگەر کردی اختیاریە بەس خۆی لە 11 بۆ 13 هەفتەیە ضرورە سۆنەر بکە لەبەرەوەی گوتمان دەرەکەوێ مناڵەکە چەند مناڵ لە سکیایەتی زیندوون مناڵەکان مەسەلەن هەندێک نوقسانی هەیە بەعزە نوقسانێک ناڵێن هەر هەمووی لەو تەمەنیا دەرەکەوێ شتێک هەیە بڵێن قیاسی پشتی مناڵەکە ئەکرێ ئەستوریەکەی بزانێ طبیعیە یان زۆرە هەندێک جارەوە پەیوەندی هەیە بە نەخۆشی داونەوە یان نەخۆشی زگماکی دڵ لە مناڵەکەیە بۆ ئەو شتانە ئەکرێ مەسا گەر دوانێ بێ بزانی وێڵاش چەند وێڵاشە چەند پەردەی هەیە ئەوە ضرورە لە بینی لەو تەمەنەیە بکرێ دوای ئەوە لە بینی 18 بۆ 22 هەفتەیە سۆنەرێکی تر هەیە ضرورە بکرێ ئەوە بۆی سەری هەموو جسمی مناڵەکە و بڵێن ئەنەتۆمی مناڵەکە بکرێ بۆ زیاتر هەندێک نوقسانترێ لەوانێت لە تەمەنەیە دەرکەوێ ئیتر دوای ئەوە بە پێویستی دایکێک فشاری خوێنی بەرزە جیا دایکێک طبیعیە و هیچ مشکلەی نییە جیا نابێ هەر تۆزی ئافرەتێسکیەشە تۆزی خوێنی هەبوو تۆزی ئازاری هەبوو چێ سۆنەر بکە کەواتە لەو ماوەیە کە بەڕێزت دیاریت کرد ضرورە کە ئافرەتی دووگیان بڕوا سەردانی پزیشک بکات و سۆنەر ئەنجام بگەێنێت بەڵێ زۆر باشە دکتۆرە ئینە سەر قۆناغەکانی مناڵبوون مناڵبوون لە ڕێی سروشتیە و مناڵبوون لە ڕێی نەشتەرگەریەوە ئەگەر جیاوازیەکمان بۆ بکە یاخود باسێکمان بۆ بکەی بزانین بە کام ڕێگەیان باشترە و زیانی کەمترە وڵی تر ئەو مناڵەکە دروست بوو لە بڵێن مناڵدانی دایکێ هەر لە کۆتایە بێتە دەرەوانێ ئەو ماوەشی کە بۆی دیاریکرا ئەو مناڵە باشە و تیابێنێتەوە بێن و مانگەکەی خۆی تەواوکە لا لە چەند حاڵەتێکانە بێ کە زووتر ئەبێ لە دایک ببێ دکتۆرە کە دەبێتە هۆکاری ئەوەی کە منداڵە زوو لە دایک ببێت بەڵێ وڵی تر حاڵەتەکان زۆرە بەس مەسەلەن بۆ نمونە ئەگەر تۆ ئافرەتێکی نۆبەرە بێنی بڵێن مناڵەکەی مەڵێن سوارانی قاچی لە خوارە و سەری لە سەرەوەی بەشی سەرەوەی ڕەحمە و تا کۆتایی تا نۆمانگی هەروە مایەوە بۆ نمونە ئەوە بێ پێ بە نەشتەرگەری بیبێ ئەگەر بە طبیعی بێت و مەترسی هەیە بۆ نمونە ئەگەر ئافرەتێک پێشتر دوو مناڵی بە نەشتەرگەری بۆ ئیتر ئەبێ هەر بە نەشتەرگەری بیبێ مەرجا بێ دوو مناڵ بە نەشتەرگەری بوو بێت اینجا وەڵاهی تا ئێستا عنی هەر لە هەموو جیهانی شاوایە چونکە مەترسیەکەی زیاترەیەکە یعنی ئەگەر تۆ بێنی بە طبیعی بێ مەترسی زیاترە بۆ دایکەکە ئەوە مەسە هەندێک جار هەیە دایکێ فشاری خوێنی زۆر بەرزە بە عیلاج بە هەموو شتێکی بۆ ئەکەی ئەم فشارەدا نابەزێ ئەگەر ئەم سکە بەردەوام بێ لەوانەیە زەرەری هەیە بۆ سەر تەندروستی دایکەکە و بۆ مناڵەکەش هەندێک جار ناچاری لەبەر تەندروستی دایکەکە ئەم مناڵە دەربێنی ئیتر بە پێ نەشتەرگەری بێ بە طبیعی بێ پێی جۆری ینی دایکەکە فەرقی هەیە زۆر باشە دکتۆرە هۆکار چییە کە زۆربەی خانمانی ئێمە لە ڕێی نەشتەرگەری و مناڵیان دەبێت ئایا ئەمە ترسە
لەوەی کە بە سروشتی مناڵیان ببێت پەنا بۆ نەشتەرگەری دەبن یاخود هۆکارەکەی چی ئایا لە نەخۆشخانەکانی ئێمە ئەجیزەی پێشکەوتونیە بە باشینەیان بەسەردەم ئەم نەخۆشەوە کە دەبینین وەکو مۆدلێکی لە هاتووە زۆربەی خانم دەڵێت من ناوێرم لە ڕێی سروشتیەوە مناڵمە بێ ئازارێکی زۆری هەیەیان چەند جار بیستمانە کە دەوترێت زۆر لێم ناپرسێن لە نەخۆشخانەکان زۆر لێمان ناپرسنەوە بۆیە پەنا دەباتە بەر نەشتەرگەری و لە نەخۆشخانە ئەهلیەکان ئەڵێ زۆر بە شێوەیەکی باژیان بەسەردەمانە و ینی پێیان باشتر و پێیان خۆشترە کە لە ڕێی نەشتەرگەریەوە بێ هۆکاری ئەمە چییە بەڕێزت بۆچی ئەگەڕێنیتەوە؟ وڵی هۆکارەکانی زۆرە طبعاان من وەکو پزیشکێکە لە نەخۆشخانی مناڵبوون ئیشم کردو حاڵەتانم زۆر بینیوە هۆکارەکەی زۆرە بەس بەڕاستی ئێمە ینی تێبینی ئەوە ئەکەین ئەم ئافرەتی ئەم سەردەمە بە تایبەتی گەنجەکان و بە تایبەتی ئەوانەیە کە یەکەم سکیانە ئەم مەسەرەی ترسە نازانیانی بۆتە شتێکی باو لە بینیانە و لەوانەیە هەندێک جاریش بەبێ هۆ بێ خۆشی نازانێ بۆچی ئەترسێ بەس زۆربەی کە پرسیاری لەکەی ئەڵێ ئازار بەس ئێمە ئەگەر بێن باسی مەسلەی ئازار بکەین ئایا تۆ کە گەر مناڵیشی بە نەشتەرگەری بوو ئازارێ نابێ تۆ گەر بە طبیعی بدبێ ڕۆژێک ئازارە دەبێ بەڵام کە بە نەشتەرێگەریە بێ لەوانەیە بەلانی کەمەوە تا هەفتەی ئازارە دکتۆرە ببوورە زۆربەی ئەو جیاوازیە کە بینیومانە لە نێوان خانمێک کە لە ڕێی سروشتیەوە مناڵی بوو بێت خانمێکی لە ڕێی نەشتەرگەریەوە مناڵی بوو بێت ئەو خانمێک کە لە ڕێی نەشتەرگەریەوە مناڵی بووە ئەو ئاماژە بۆ ئەکات کە ئەڵێ تەنها ئەوەندە ناڕەحەت بووم کە هەڵیان ساندومەوە دوایەوە کە گەڕاوم بە پێی خۆم ڕۆشتوم وەس ئەم زۆر باش بوو بەڵام ئافرەتێکی کە لە ڕێی سروشتیەوە مناڵەکەی بۆ باز لەوە دەکات کە شەو ڕۆژێک بەژانەوە بووە کە ئازارێکی زۆری هەبووە کە زۆر بە زەحمەت مناڵەکەی لە دایک بووانی لەوانەیە ئەم باس و خواسەش لە ناو کۆمەڵگەیە لە ناو خانمانەوەی کردبێت کە زۆربەی خانمان لە ڕێی سروشتیەکە بترسن و پەنا بۆ نەشتەرگەریەکە بەرن. وەڵاهی نازانم بە پێوەی لە هەندێک نەخۆش کە نەشتەرگەری کرا و یا داوای کرد نەشتەرگەری بۆ دوای لێمان پرسیوە ئەڵێ وڵا هیچ ینی سوودێکی نەبوو لەبەرەوەی ئازارەکە من پێ دەڵم هەر هەیە یعنی هەردووکی ئازاری هەیە ئازاری طبیعیەکە کەمتراخان ڕۆژێک فەرقی هەیە لەگەڵ ماوەکی ینی هەفتەیە زیاترە دوای ئەو ئافرەتە ینی زووتر چاگەوێتەوە مناڵی بە طبیعی بێ ئێستا دوای مناڵبوونەکە ئەتوانێت ئەکسەر شیر با بە مناڵەکەی ئەتوانێت بچێ هەند ئیشی ماڵی خۆی بکە ئیشی زۆر قورس ناڵێن بەزیشی نەخۆشێک بە نەشتەرگەری مناڵی بێ یەکێ بێ خزمەتی خۆی بکە یەکسەر بڵێن شیری قوتوی بوێن یەکسەر بڵێن دکتۆرە شیری چی بینێ ینی ناتوانێت شیری خۆی باتێ ئیتر مەسەلەکە ترسە بەس ینی ئەمە ئەبێ ئەم ترسە چارەسەر بکرێ ئەبێ هوشیارکردنەوە ئەبێ خەڵک هوشیار بکرێتەوانێ یعنی ئەبێ لە نەخۆشخانەکانە لە بنکەیتە دروستیەکانە لە عیادەکانە ئەمە یعنی نەخۆش باسی ئەو مۆزوعی بۆ بکرێ و تێ بگەێنرێت و تەنانەت ینی با بڵێن وەرکشۆپی بۆ بکرێ خەڵک کۆ بکرێتەوانێ ئەو بڵێن دووگیان و تەنانەت هاوسەرەکەشی ئەبێ ینی باسی ئەو شتیان بێ بکرێ مناڵبوون چۆن و بە چیا تێپەڕیت و یعنی شتەکانیان بۆ باسکرێت لەوانەیە زۆر جار لە نەزانیەوە بێ لاانەشە هەیە مەسەلە مناڵیشی بە طبیعی بۆ دوای حەزی لە عملیاتە لەبەر ئازارەکەیە لەبەرەوەی وازانە مناڵبوون شتێکە مەسەلەن سەعاتێکی پێچێ پرۆسسێکی ینی درێژخانە وەختی خۆی ئەوێ بێ بە و کاتەیە تێپەڕێتە ئەم مناڵێ بێ ئەمە شتێکی طبیعیە سروشتیە لە هەموو عالەماوە لە هەموو وڵاتێک هەروەهەیە مناڵبوون بەڵام دکتۆرە هەر لە ئەزەلی شەوها بووە ینی هیچ نەگۆڕاوە شتەکە هۆکار چیەکە لە وڵاتان ئافرەتی دووگیان حتا نەگاتە حاڵەتی تەواڕی نایەڵن نەشتەرگەری بۆ بکرێت ئیلا دەبێت لە ڕێی سروشتیەوە ئەو مناڵی ببێت بەڵام وەک دەبینین لە وڵاتی ئێمە زۆربەی خانمان بە خواست و ویستی خۆیان یەکسەر نەشتەرگەریان بۆ ئەنجام مەدرێت بۆچی لە وڵاتی ئێمەشە ئەوە نەبووە بەڕێچکەیەک بۆی خانمان فێر بن کە تێبگەێنن کە لە ڕێگەی سروشتیەوە بۆ ئەوان قازانجی هەیە و زیانی کەمە کاریگەری خراپی کەمە بۆچی ئەوەش لە وڵاتی ئێمەش هەیە بە تایبەتی مەسەلەن تۆ لە خەسخانە دکتۆرە ئەمە تەنها لە وڵادەیە ئەم حاڵەتە ئەکرێتان نەگەیتە حاڵەتێکی تەواری نادبەنە هۆڵی نەشتەرگەری بەڵام دەبینی ئێستا خانمی وا هەیە خۆی دێت لە ڕێ عیادەکەی بەڕێستەوە لە ڕێ ئەهلیەوە لە من پارەیەکە هەیەم و ئەمێ بە نەشتەرگەری بمبێت هەرچەند تۆ هەوڵی لەگەڵا ئەی قسەی لەگەڵا ئەکی پێڵی کە ئەمە تەبیعیەکە و باشترە کاریگەری کەمی ئەبێ لەسەرە بەڵام ئەو خانمە هەر بەویستی خۆی و ئامادەی تێدایەکە لە ڕێ نەشتەرگەری و مناڵەکەی ببێت. بەڵێ ڕاستەکەی ئەوە هەیە بەس تۆ یعنی تۆوەکو دکتۆر لەسەرتە شتەکانی هەمووی بۆ باسکەی باشی و خراپیەکانی مەترسیەکانی نەشتەرگەری ئێستای و لە دوای مناڵبوونیشە بەڵامی تر لە ئەخیرا تۆ ئیتر ئەو ئینسانە جەستەی خۆیەتی یعنی نەخۆشی وا هەیە مێردی قسەی بۆەکە دایکی کە سوکاری دکتۆر هەموو قسەی بۆ ئەکەن ئەو یعنی تەواو یعنی قەراری خۆیەوە یعنی ئامادە نییە تۆ مناڵبوونیش ئامادەبوونی بڵێ ئەبێ لە ڕۆی جەستەی و لە ڕۆی دەرونیشە تۆ ئامادەبی لە بەرەوە گوتم ئەمە شتێک نییە بڵێن نیو سەعاتی پێ بچێ ئەبێت تۆ ئەو فترەی کە تیا مناڵەکە دەبێ
بەخۆشی ینی ئامادە بیتیایە بەڵام ئیتر ئەو بڕیاری خۆیاوە بە هیچ جۆرێک نایەوە ئیتر تۆ هەموو شتەکانی بۆ باس کرد ینی ناتوانێت هەندێک جار زۆریش بکەیت چونکە خۆشی بڵێ مناڵبوونی سروشتیش بڵێن ئەویش هەر کێشەی خۆی هەیە بەڵام تەمان کێشەکانی کەمترێکە لە هێنی نەشتەرگەری کەواتە دکتۆرە ئەگەر جیازیەکی مناڵبوونی سروشتی و نەشتەرگەریمان بۆ بکە بزانین مناڵبوونی سروشتی زیانی کەمترە و کاریگەری کەمترە لە نەشتەرگەری و ئایا ئەو زیانانەی کە بەڵێ ئەو زیانانەی کە لە نەشتەرگەریە هەیە یان دوای مناڵبوون بە نەشتەرگەری ئەگەر باسێکیەوەمان بۆ بکەی باسی ئەوە کرد کە لە ڕێی سروشتیەوە تەنها ئەوەی ڕاستە ئازارێکی زۆری هەیە بەڵام دوجار تەنها یەک ڕۆژە و ئەو خانمە هەڵەسێتەوە سەر پێتوانە کاروباری ماڵی خۆی بەڕێوەبەرێ مناڵەکەی پەروەردەکە بەڵام خانمێک کە بەڕێی نەشتەرگەری و مناڵی ئەبێت پێویستی بۆ یەکە بۆ خلالی بەلایانی کەمەوە هەفتەیەک خزمەت بکرێت ئەمە بەدەر لەمە زیان و کاریگەری ئەم دوو شێوازە چێگەر بۆمان باس بکەی سپاس بەڵێ وەڵا بەس ئەوەی مەسەلەی ئازارەکەش تەبعەوەش چارەسەری هەیە تو ئەتوان دەرزی ئازاری بۆ بکەی ئێستا بڵێن مناڵبوون بە ڕێگەی دەرزی و هەندێک گازی نایترۆژین و ئۆکسسیجین ئەدرێ بە نەخۆشەکە یا بە ڕێگەی دەرزی ئەوەی لە پشتەوەکرێ ئەتوانی بەوانە ئازارەکەی کەم کەیتەوانێ ئەگەر ئەو ئامادە بێ ئەو ئازاری هەر دەبێت بەڵێ هەیبێ بەس کەمترێک هەستی پێەکە ئەگەر بەڵام ئەو لە نیەتی خۆیان قەراری ئەوەی یابێ ئامادەیت یابێت کە بە تەبیعی بێ بەس هەیە هەر نایوێ بە هیچ جۆرێک بەڵام دکتۆرە دوجار ببوورە ئەم شێوازی کە باست کرد مناڵبوونی بەبێ ئازاری پێ ئەڵێن پێم وایە تازەش هاتۆتە وڵاتیە کوردستانە وایە ئەو دەرزیە هەر لە پشتی ئەو خانمە ئەدرێت بۆی ئازاری کەمێ بەڵام دوجار لە ڕێی نەشتەرگەریشەوە دەرزیەکە و هەر لە پشتی ئەو خانمە ئەدرێت ئەمە هەر ئەتوانی بەو دەرزیە ئەتوانی هەم دەرمانی بێتێ بۆی ئازاری کەم بێتەوە لە کاتی بڵێ مناڵبوونەکەیە ئەگەر ئافرەتەشتر لە کۆتایە بە تەبیعیەکە مناڵی نەبوو هەر لەو ڕێگەی توانی دەرمانی بێتێ بۆ نەشتەرگەریەکەشی ئەوە سوودی هەیە بۆ ئەوەش دکتۆر بەشێ لە خەڵکی گلەی لە بۆنمون لەوە ئەکەن کە لە خەسەخانە حکومیەکانە بە جۆری لە جۆرەکان ئەوە هیچ بەدەمیەوە نایەن و اینجاوەکو ئەوەش کە ئەوەندەی لە ئەهلیەکانە خزمەت دەکرێت ئەوەندە کە بەدەمیەوە دێن لەگەڵەوەشە دەڵێن لە نەخۆشخانە حکومیەکانە دکتۆری پیا و سەرپەرشتی بۆ مناڵبوونەکەکەن پێچەوانەوە بە بەراورد بەوەی کە کابرا بەخواستی خۆی دەڵێ من پارەیەکی زۆرتر دەم لەبەرەوەی کە ئەگە کۆمەڵگەی ئێمەش پابەندی ئاینیەکەش نەخوێنێتەوە پابەندی کۆمەڵایەتی و عرف و عاداتێکەکە دەخوێنێتەوە دەڵێ من خێزانم دەبەمە نەخۆشخانەیەکی ئەهلی لەبەرەوەی کە هەموو ئەوە کۆڵە دکتۆر و ژێردەستەکانی هەمویان ئافرەتن ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەن نەبوونی خزمەتگوزاری لە نەخۆشخانە حکومیەکاندا کە لە چەند ساڵی ڕابردوودا یەکێک لە سەرکردە سیاسیەکان وەکۆڵێ پرۆژەیەکی وای هەبوو کە لایەک لە نەخۆشخانەکانی مناڵبوون بکرێتەوە و بەخواستی هاوڵاتی بێ وەکو جۆرە لە جۆرەکان ئەوە نەبێت کە بە جیاوازیەکی زۆری هەبێت لەگەڵ نەخۆشخانەی ئەهلیەکانە بەڵێ وەڵاهی من وەکو پزیشکێک وەکوتم لەکە نەخۆشخانەی مناڵبوون ئیشم کردووە لە ڕێی بابەتی خزمەتگوزاری و ئەو خزمەتگوزاری کە لەوێ پێشکرێ هەر ئەوەیە کە لە ئەهلیەکان پێشکەشەکرێ بەڵام تۆ یەک خەسخانەی مناڵبوونی هەیە شاری سلێمانی یعنی ئێستا خەڵکەکە زۆر بووە عادەدەکە زۆر بووە تۆ ئێستا خەسخانە بەش ناکە خەڵکێکی زۆریش ڕووەکەنە خەسخانە بۆ مناڵبوونەوە نییە بڵێن ینی خەڵک هەمووی ئەچێتە ئەهلیەکان بەڵام ئیتر تۆ عادەدێکی زۆرێ هەیە کارمەندێکی کەمە هەیە لە چا ئەو عادەدەیە ژمارەی دکتۆرەکان کەمن شوێنەکە و کەمە تۆ ئێستا پێویستی بە دوو خەسخانەی مناڵبوون هەیە بۆ مەسەن ئەڵێ پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژهەڵات بۆ دوو خەسخانەی ولادەژ نەبێ وەنێ لە نەکەتا بتوانی تۆ گەر خەڵکانێکی زۆر لە شوێنێکی کەماکۆ بێتەوە تۆ خزمەتەکەی خۆت پێشکەشەکەی بەس لەوانەیە مەسەن ئەو کەسە وابزانێت تۆ لەوە زیاتری پێویستە ئەگینا تۆ ئەمە ئاینسانێکە لە بەردەستە دوو مرۆڤە لە بەردەستایە یعنی ئیهمالکردنی تیانیە یعنی ئەوە ینی مەسئولیەتێکە کە تۆ زۆر باشە ڕوبەڕوێ دکتۆر ناوبڕێک وەرەگرین و پاشتر دێنەوە لا زیاتر قسە لەسەر کاریگەری منداڵبوون لە ڕووی نەشتەرگەریەوە دەکەین خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و پاشتر دێنەوە لاتان و زیاتر وەکۆلە درێژە بە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە دەین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا
خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت، وا باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی، یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست، بەردەوامی لەسەر گفتوگۆکانمان لەگەڵ خاتوونی زۆر بەڕێز دکتۆرە چرۆ حسێن. دکتۆرە دێنەوە سەر باس و گفتوگۆکانمان. ئەگەر باسێکی نەشتەرگەریمان بۆ بکەیت، زای نەشتەرگەری مناڵبوون لە ڕێی نەشتەرگەریەوە چه زیانێکی بۆ دایک و چه زیانێکیشی بۆ کۆرپەکەی دەبێت؟ وەڵی تر ئەگەر یەکە مناڵی بە نەشتەرگەری بوو، ئیتر ئایا ئارەزوی خۆی بوو لەسەر داوای خۆی بوو یا پێویستی کرد، ینی حاڵەتەکەی پێویستی ئەکرد، احتیمالی ئەوەی کە ئیتر مناڵی بە تەبیعی بێتەوە لە سکەکانی ترا کەمترێگە بێتەوە. ناڵێن نایبێت هەر هەیە مناڵ خانمێک گەر یەکەم سکیشی بە نەشتەرگەری بێت، یەکەمی بێ یان مەسەلەن چەند مناڵێکی بە تەبیعی بوو دوای لەبەر هۆکارێک پێویستی کردو بە نەشتەرگەری بیبێ، احتیمالیەوەی کە بە تەبیعی کەمە بێتەوانێ ئەگەر حەزی کرد بە تەبیعی بیبێ. هەیە بوویەتی، بەڵام ئیتر تۆ ئەو ئافرەتە ئەگەر نۆماگی تەواو کرد و هەر بە تەبیعی نەیبوو ناشتوانێت دەرزی ژانی بۆ دانی، ژانی سنایی ناکرێ بۆی لەبەرەوە جارێکی تووشەوە بێ هەر بە نەشتەرگەری بێ. بۆ بورێت خوا ئەگەر تێم بگەینی ئافرەتێک ئەگەر بە نەشتەرگەری مناڵی بوو بێت دوجار ئەگەر نەشکەوێتە سەرژان ناتوانرێت دەرزی ژانی بۆ بکرێت؟ خێر ناتوانرێت، لەبەرەوە ئەو ئەگەر بە تەبیعی بێ باشترێک کە تۆ ئەگەر ئەو ژنە نۆماگی تەواو کرد و ژانیشی نەبوو ئەتوانی ژانی سنایی بۆ بکەی بیبێ، بەڵام بۆ عەمەلیات ناتوانی. ئیلا ئەبێ خۆی ژانی هەبێ، گەر ژانیشی نەبوو تەواوی تر ئەبێ نەشتەرگەری بە نەشتەرگەری بیبێ. ئێتە تەمان ئەگەر بوو بە 2 نەشتەرگەری ژەبێ بە 3 و بە 4 تر هەرە بێ بە نەشتەرگەری بێ و تۆش ناتوانانی مەسەلەن ژنێک حەزی لە 6 مناڵ 7 مناڵ نەشتەرگەری بۆ بکەین، مەترسیەکانی زیاترێکە. چەند منداڵ خانمی دووگیان ئەتوانێت لە ڕێی نەشتەرگەریەوە منداڵی ببێت؟ وەڵی تر ئێمە تا 4 تا 5 ینی ئەو پەڕەکەی و ئەکەوێتە سەر نەشتەرگەریەکەش جاری وایە تۆ مەسەلەن ئافرەتێک دوانی بە نەشتەرگەری و سێمی بۆکەی سێرەکەی وەڵا بەکەڵکیەوە نەماوەی تر جارێکی ینی تا سبکات و ئەمەلیاتەکانی قورسە بێ لەوانی کێشەی زۆر و یان مەترسیداریشی بۆ توش بێ پێی ئەڵێڵی سک مەکەرەوە بەکەڵکیەوە نایە. هەشە بە ئازانی ئەمەلیاتەکەی باش و مشکلەی احتیمالە کەمتر بێ
ئەڵێ قەیچێکە تا 4 سک تا 5 سک ئەتوانێت بە عملیات. ئەو زیانانە چین دکتۆر ئەگەر باسی کێو زیانانە بکەیت؟ زیانەکان ئێستا تۆ یەکەم هەندێک جار بەهۆی نەشتەرگەریەوانە شتێکی پێوترە ئیلتیساقات، یعنی مەسەلەن ئەم ڕەحمە هەیە ڕێخۆڵی پێوە ئەنووسێ، میزەڵانی پێوە ئەنووسێت کە کاتێک تۆ نەشتەرگەری تری بۆکە لەوانەیە لە کاتی نەشتەرگەریەکە ئەم شوێنانە بریندار ببێ زیانی بەربکەوێ. لەوە خەتەرتر تۆ ئەگەر یەکێن مناڵی بە نەشتەرگەری بێ لەوانەیە جارێکی تر کە دووگیانە بێتەوە وێڵاشەکەی بێ بە شوێنی عملیاتەکەەوە نووسابێ. طبعاەوە کە بەیۆ ئەنووسێ ئەم ئەچێتە ناو دیواری ڕەحمەوە، خۆی لە ئەسڵا پەردەیەک هەیە لە بینی وێڵاشە بڵێن و لە بینی دیواری ڕەحمە کە مناڵ لە دایک بوو یەکسەر ئەو وێڵاشە بە ئاسانی جیابێتەوە لە دیواری ڕەحم. بەس لەوانەی لە نەشتەرگەری بوانە هەندێکیان ئەو پەردەیە نامێنێ لە بەرەو وێڵاشەکە و دەمارەکانی خوێنی ئەچێتە ناو دیواری ڕەحمان دێجار ئەگاتە دیواری میزەڵانیشی سێرەکەی من ئافرەتەکەی کاری ئەمە بۆ دکتۆر خوێنەکە ببوورە لەگەڵ ڕێزمە ئایا لە نەزانی دکتۆرەکەی ئەمە ڕوو دەدات یان هەر مەرجە بێ ئەم شتە ڕووبات؟ ئەوە یەکێکە لە کێشەکانی نەشتەرگەری ئیتر هەندێک کەس تووشیە بێ هەندێک کەس تووشی نابێ. ئێج ئەوە حاڵەتێکی زۆر خەتەرە تۆ طبعاً ئەو ئافرەتە هەرە بێ بە نەشتەرگەری بێ لەوانێت تووشی خوێنبەربوونێکی زۆرە بێ لە کاتی نەشتەرگەریە، جاری وهەیە زیاتر لە دەبەتڵ خوێنی تێ ئەکرێ، جاری وهەیە یعنی ژیانی ئەکرێتە مەترسیەوانە، جاری وهەیە پێویست کراوە کە ڕەحمێکی بۆ لا ببرێ لە بەرەوەی بەس توانێتتر ژیانی دایکەکە ڕزگارکەی. ئافرەتێ لەوانێت 2 مناڵی هەبێ ئێستا ڕەحمی لابراوە. ئەوە بەهۆی ئەوە یەکێکە لە کێشە مەترسیدارەکانی مناڵبوون بە نەشتەرگەری. ئیتر خۆ لەوانەیە پێم وتی لەوانەیە ئەو کەسە خۆی حەزی لە عملیات بوو پێشتر کردبێتی لەوانەشە پێویستی کردوێت. ئێستا زۆربەی خانمان بەویستی خۆیانە هەیە پێویستیشی بە عملیات بۆ بەڵام لەوانێت تووشی ئەو کێشەیە ببێ. ئەوە ینی هەرە کێشە گەورەکەیە دکتۆرە خانمی واشمان بینی و کە لە ڕێی نەشتەرگەریەوە مناڵی بۆ بەڵام ئێستا مێشکیشی ئیش ناکات لەسەر تەختە و بەخێوی ئەکەن، ینی ئیتر وەکو مناڵە کەساز بووە. ئەمە چی؟ ئایا ئەمە هۆکاری بەنجەکەیە کەوای لێ دەکات یان هۆکارەکەی چییە؟ هەموو نەشتەرگەریەک ئیتر بە نەشتەرگەری مناڵبوونی شەوانێ هەموو نەشتەرگەریەک و بەنج مەترسی هەیە. یەکێ لە مەترسیە گەورەکان خوێن خەزبوونەوەیە. لەو کاتی دەقەی ئەو دایکە مناڵی ئەبێت تەنانەت هەندێک جار لە خوێن خەزبوونەوە لە کاتی دووگیانیەکەشە تا 6 هەفتەش دوای مناڵ بوون، ئەوانی کە بە نەشتەرگەری بوویانە و ئەوانی کە مەسەڵەن قەڵەوەنج گەرەکێشن پەستانی خوێنیان بەرزە، ئەمانە احتیمال هەیە وەلو ئەوە کەم ڕوئەیە بەڵام ڕووشیاوە خوێن خەستە بێتەوە لە دەمارەکانی قاچیانە. هەندێک جار ئەو خوێنە لە ڕێگەی بۆریەکانی خوێن و ئەپەڕەیەت بۆ دڵی تووشی جەڵتەی دڵە بێت، تووشی جەڵتەی سیەکانە بێت، تووشی جەڵتەی مێشکە بێ. ئەو ئافرەتە لەوانێت تەواو گیانی لە دەست بە زۆربەی زۆریان. کەواتە دکتۆرە باسی زیانەکانی کرد لە کاتی نەشتەرگەریە. 3 قات و 4 قات لە نەشتەرگەریە ڕوە وەک لەوەی لە مناڵبوون بە تەبیعیە. بۆی هەیە ئەمانش لە ڕێگەی مناڵبوون بە تەبیعی ڕووبات؟ بەڵێ بۆی هەیە بە زۆر بەکەمی نەشتەرگەریەکە زیاتر مەترسیەکە زیاکە. کەواتە دکتۆرە زیانەکانی دوای نەشتەرگەری چیە؟ وەک دەوەی کە خانمێک نەشتەرگەری دەکرێت و زۆر بە سەلامەت هەڵدەستێتەوە سەر پێ و دەگەڕێتەوە ماڵی خۆی. دوای ئەوە زیانی چیە بێت؟ دوای ئەوە زیانی هەیە لەوانێ ئەو نەشتەرگەرەکەی تووشی هەوکردن بێ. هەوکردنەکە لەوانێ لە پێستەکەیە بێ برینەکە یەکرێتەوە چڵک و ژەرات وشتی لێبێ لەوانەشە لە ڕەحمیا بێ. ئەوەی ڕەحمی خراپترێکە چونکە ئەم ئافرەتە بەهۆی هەوکردنی ڕەحمیێوانە لەوانێ بە بەرداوامی خوێنی هەبێت تا دوای 40 مان تا 2 مان 3 مان خوێنی هەیە، جاری وایە تووشی خوێنبەربوونێکی زۆر بەقەوە دەبێت. کەواتە مەفروضە دوای 40 ڕۆژە گەڵۆ خانمار خوێنی هەبێت سەردانی دکتۆری خانمان بکاتەوە؟ بەڵێ تەبعاً. ئیترە وتمان هەوکردن خوێنبەربوونە ئەوە وتمان خوێن خەزبوونەوەیە، ئەمە هەموو کێشەی دوای مناڵبوونە بەگشتی بەڵام نەشتەرگەری بە تایبەتی. دکتۆرە زۆربەی خانمان لە دوای نەشتەرگەری ئازارێک لە ملیاندا دروست دەبێت، تووشی ژانەسەرێکی قورس دەبن کە زۆر کاتە و خانمە ناتوانێت دانی شەدیان هەستێتەوە سەر پێ تەنها بێ بە پشتا بکەوێت. ئەمە هۆکاری چیە؟ وەڵاهی لەبەرەوەی ئێستا زۆربەی نەشتەرگەری مناڵبوون بە ئەم بەنجی کە پێڵێن نیو بەنج لە پشتەوە ئەکرێ. طبعاً ئەوە هەندێک سەرێشەوشە دروستەکە بەس بە تایبەتی ئەگەر نەخۆشەکە زوو هەستێ دانیشێ بۆ خۆی دکتۆری بەنج ڕێنمایان ئاەتی و ئێمەش پێیان ئەڵێن کە مەسە بۆ نمونە تا 5-6 ساعت دامەنیشە سەر بەرز مەکەرەوە ئەبێ بۆ ماوەیەکی 2-3 هەفتە ینی دوای نەشتەرگەرەکە شلەمەنی زۆر بخواتەوانێ بڵێن ئاو شەربەت و قاو ئەمانە زۆر بخواتەوە. ئەگەر ئەو ڕێنمایە بکە یعنی احتیمالی توشبوون بۆ سەرێشێ و ملیێشەیە کەمترێکە بەس هێ ئەو شتە ناکات ینی پشتگوێیە خال زیاتر احتیمالی توشبوونی. زۆر باشە. مناڵبوون لە ڕێی نەشتەرگەریەوە چه زیانێکی بۆ کۆرپەکە دەبێت؟
بۆ کۆرپەکە طبعاً دائما ئەو مناڵانی کە بە نەشتەرگەری ئەبن هەمویان نا بەس بەعزێکیان کە لەدایک ئەبن خاستە ئەگەر پێش 39 هەفتە لە سکی دایکەکە دەرهێنرا بێ مشکلەی هەناسیانە بێ سێرەکەی بۆ ماوەیەک هەناسەی ناڕەحەتە نکەنکیە پێویستەکە بە ئۆکسجین جاری وایە پێویستەکە لە خوددەش داخڵیکەی چونکە خۆی مناڵ کە لە ڕەحمی دایکیاتی لە ناو ئاوە ئەژی سیەکانی پڕێتی لە ئاوە هەوایتیانە تا لەهک بەڵام کە هاتە دەرەوانێ ئیتر ئەو ئاوە هەڵە مژرێت و هەوا ئەچێتە ناوی ئەگەر بە تەبیعی بێ بەهۆی ئەو زەختەی کە دایکەیکا بۆ مناڵەکە بێتە دەرەوە ئەوەش وا لە سیەکانی ئەەکە ئەو ئاوە زووتر لە سیەکانی دەرچێ و هەناسەی بکرێتەوە بەڵام تۆ بە تەبیعی دەرێهێنی کوانە خۆ دایکەکە نەزەخت دەکاتوەنێ نەقەوە دەکا لەبەر ئەوە ینی ئەو مناڵی ئەمەلیا زیاتر تووشی ئەو کێشەیە ئەبێ دوایەوە مەسەلەن کە مناڵ بە ڕەحمی دایکایەتە دەرەوە بۆ ناولەشی لە ناولەشی دایکە بەکتریای سوودبەخش هەیە تۆ مناڵەکە ئەم بەکتریانە هەڵەمژێت چێتە ڕێخۆڵەکانی ئەومە بەرگری یا بە مناڵەکە مەناعی مناڵەکە بەهێزەکە لەکوێ ئەگەر بە عملیات بێ ئەو سوودە ئەبێ زۆر باشە دکتۆرە زۆربەی خانمان پێیان خۆشە کە لە ڕێی سروشتیەوە مناڵیان ببێت دەچنە ولادە بەڵام دەبینی لە کۆتا قۆناغیا کە خەریکە منداڵەکەی لە دایک دەبێت دەبینیت ئەم منداڵە ڕادەوەستێ و لە دایک نابێت زۆربەی جار بیستمانەکە دەوترێت منداڵەکە خەریکە ئەخنکێ بە پەلەهۆڵی نەشتەرگەری بۆ ئامادە دەکەن و دەیبنە ژووری نەشتەرگەری و دوجار هەر بە نەشتەرگەری مناڵەکە لە دایکە بێ ئەم قۆناغە چییە ئەم هۆکارە چییە گەر باسی کێوەشمان بۆ بکەیت بەڵێ خۆی ئیتر زۆربەی ئافرەت هەیە لە کە ئەچێتە نۆمانگیوانێ یعنی ئەوە کەم کەمە ژانوشتی بۆیەت لەوانێ ئەو ئافرەتەوە بزانێت ئیترەمە ژانی مناڵبوون و چەند جارێک لەوانێ سەردانی نەخۆشخانە بکات و بیگەڕێنەوە ماڵەوە بڵێن جارێ زووە پێویست ناکە هاتوویت و ئەم شتانە چاوەڕێکە ئیتکە کاتی ئەوە هات بڵێن ژانی لێ قایم کرد یعنی ژانی زۆر هەبوو مەسەن بۆ نمونە لە 10 دقە دوو ژان سێ ژانی باشی بۆ هات ماوەکی زۆر هەیە ئەمە ئیتر گەشتوتە ئیتر تاو یعنی هینی مناڵ بوون بەسێ قۆناغات تێپەڕێ قۆناغی یەکەم ئەوەیە کە ژان دەست پێ ئەکات و تا ڕەحمی بڵێن دەمی ڕەحمی بڵێن 4 سانتیم ئەکرێتەوە ئەمە قۆناغی یەکەمە لە دوای 4 سانتیمەکە وتر وردەوەدە ژانەکان زووتر بۆیە ماوەکەی درێژترە خاینێت تر کە بڵێن 4 سانتیم تا گەشتە 10 سانتیمەتر ئیتر ئەوە لە 10 سانتیمیە ئەم ئافرەتە ئامادەیە بۆ مناڵ بوون ئەمە قۆناغی دووەمە قۆناغی دوو هەموو ئیتر ئەبێ لەو مەرحەلەیە ئافرەتەکە قەوەتکە نابێ پێش ئەوە قەوەتکە لەبەرەوەی خۆی هیلاگە بێ مناڵەکەی هیلاگە بێ هێز و قەوەتی پێ نامێنێ بۆ کاتی پێویست ئەمە قۆناغی دوو هەم کە گەیشتە 10 سانتیم ئیتر ڕەحمی بەتاوەتی کرایەوە مناڵەکەش هاتە خوارەوە زۆر ئامادە بوو بۆ مناڵبوون ئیتر لەو مەرحەلەیە ئەبێ دایکەکە قەوەت کات بۆ ئەوەی مناڵەکەی ببێ ئەمە هەمووی قۆناغی دوو هەمە قۆناغی سێهەمیش دوای مناڵبوونی دایکەکەی ئەو ماوەی کە ئیتر مناڵەکە لە دایکە بێت تا وێڵاشەکەی یەتە دەرەوە یان تقریبان جاری و هاتانی و سعاتێکیش ئەتوانی چاوەڕێکەکەی تا وێڵاشەکەش یەتە دەرەوە کەواتەوە کار چییە کە لە قۆناغی زۆما ئەو منداڵە گیرە خوات و نایەتە خوارەوە ئایا هی ئەوەیە کە ئەو خانمە لە بیدایەتە زەختێکی زۆری کردو و توانای نەماوە یان هۆکاری تری لە پشتەوەیە کە ئەم مناڵە لە دایک نابێت و ئەو کاتە دکتۆرەکە ناچارە بێت کە لە ڕێی نەشتەرگەری ئەو مناڵەکە دەربێنێت وڵی ئەوەی کە دایکەکە زۆر لە ئەوڵە خۆی هیلا کردەوەش دەوری هەیە زۆر خۆی هیلا کردو و هێز و قەوەتی پێ نەماوە و ناتوانێت قەوەتکە ئیتر لەو مەرحەلە بەڕاستی شتەکە لە دەستی دایکەکەیە خۆ تۆ چی لێەکەی خۆنە تۆ ئەتوانی قەوەتکەی نە ئەبێ پاڵ بنەی بەسکی نەخۆشەکەوان ئەبێ دایکەکە مشتەکە کەوتوتە سەر دایکە بێ خۆی هیلاکات بەڵام جاری وایە دایکەکە ئەمە ژەکات بەس ئەم مناڵە هەر نایە دکتۆرە ببوورە زۆر جارەوەمان بینیوە کە لە نەخۆشخانەکان زۆر زەخت کراوە لە سەر سکی خانم تۆزە لە سەروی سکیەوە بۆ ئەوەی ئەو مناڵە بێتە خوارەوە ئایا ئەمە هیچ زیانێک بۆ خانمە ناگەێنێت کە وتراوە یارمەتی بن هەوڵی لەگەڵا بن بە پەرستارەکان و بە دکتۆرەکان وتراوە ینی ئەو دکتۆرە ئاماژەکە بە پەرستارەکان ئەڵێ یارمەتی بن هەوڵی لەگەڵا بن زەخت بکەن بۆی مناڵە بێتە خوارە ئایا ئەمە نابێ ئەوە زەختکردن بە هیچ جۆرە لە کاتی مناڵبوونی سروشتیان نابێ بکرێ زیانی هێتو ئەگەر ئەو مناڵە لە دایک بێ خۆی لە دایک بێ زۆر بە ئاسانش بەس دایکەکە قەوەتکە پێویست ناکە بەس کە لە دایک نەبێت بە قەوەتی دایکەکە و هەوڵی دایکەکە ینی معنەوەی کێشەیەک هەیە کێشەیەک لەو مناڵەیە هەیە ئەو مناڵە ئیتر ناتوانێت لای دایک بێت سەبەبێک هەیە ڕێی گرتووە ئەو کاتێتر تۆ هەوڵی خۆت لەگەڵیە بە تەبیعی ببێ نەیبوو ناچاری بە نەشتەرگەری دەریبێنی زۆر باشە دکتۆر زۆر جار ئەبینین کە خانمان ئاوا کە دەگەنە حاڵەتێکی زۆر ناڕەحەت کە ئەو دکتۆریە زۆر جار هەوڵی لەگەڵایەوە کە ئەو منداڵەت هەر لە ڕێگەی سروشتیەوە بێت بەڵام دوجار دەبینی کە ئەو منداڵە
ئەوەندە ڕاکێشراوە ئەوەندە زەختی لەسەر کراوە کە دەبینی پاش چەند مانگێگە و منداڵە دەستی ناتوانانی بیجۆڵێنی دوجار ڕوانەی نەخۆشخانە کراوە سەردانی پزیشکی مناڵانیان کردو ئاماژەی بۆ کردو کەلوانیان مناڵە لە تەکاتی لەدایک بوون ئازیەت بەردەستی کەوت بێت یان دەبینین کە چەند مناڵێکمان بینیوە لە ڕێی سروشتیەوە کە لەدایک بوون ئەوەندە زەختیان کردو ئەوەندە هەوڵیان داوەکە ئەو مناڵە بێنە دەرەوە دەبینی سەری دوجار زۆر درێژ دەرچووە یان ئەو مناڵە خێلە بێت ئەمە هۆکاری چیە بۆ ئەبێ ئەو دکتۆرانە بۆ ئەبێ ئەو پەرستارانە ئەوەندە هەوڵ بن کە ئەو مناڵە کە تۆ زانی لە حاڵەتێکا کە لە ڕێی تەبیعیەوە لەدایک نابێت هەوڵی لەگەڵا بکە بە نەشتەرگەری بە شێوەیەکی سەلامەت دەریبێنی بۆ ئەبێ ئەوەندە هەوڵ بن کە ئەو مناڵە دوجار یانەوەی چاوی خێل بێت یانەوەی سەری نقصان بێت یانەوەی دەستێکی لە دەست بات یانە بینی دوجار دکتۆرەڵێ کڵۆکی دەرچووە ئەو منداڵە شەل دەرەچێت ئەمە بۆ ئەبێ ئەم هۆکارانە ڕووبات بەڵێ خۆی ئێمە تەوان نەڵێن مناڵ بوون بە سروشتی باشە و تا بکرێ هەوڵ بدێ بە تەبیعی بەڵام ناڵێن هەر دایکەکە بمرێت یا مناڵەکەش بمرێ یا تووشی کێشەیەک بێ بەڵام هەر لە ئەخیرە مهمەیە بە تەبیعی بیبێ بەنێ ئەویش ئەبێ لەژێر چاودێریە بە یعنی مەسەرەن تو ئەڵێ مناڵ هەیە بڵێن شانی ئازیەتی پێگەیشتووە ئەوە زیاتر لەو مناڵانە ڕوایکە کێشیان زۆرە یعنی مناڵێک ژنێک مناڵی ئەبێت کاتی لە دایکبوونەکەی سێرەکەی ئەم مناڵە زۆر قەڵەوە 4 کیلۆ 4 کیلۆ زیاترێکە تۆ تەبعاً لەوانەیە نەزانی ئەو مناڵە چوزانی ئەوەنە کیلۆیەک ئەگەر پێشتر سۆنەری نەکرد بێ شتێ یا شەکرەی نەبێ زۆر جار نازانی ئەو مناڵە کێشی زۆرە بەڵام دکتۆرە ببوورە ئەماژە بۆکەن کە مناڵە گەر کێشی زۆر بێت و وەزنی زۆر بێ قەڵەو بێت بە ئاسانی لە دایکە بێ و دایکە زۆر عەزیەتی نایە ئەم شتە ڕاستە فەرقی هەیە لە دایکێکە و بەدایک مناڵی 4 کیلۆ نیویش بووە من خۆم یعنی شتیوان بینێ وڕۆیە بە ئاسانی بوێتی بەس دایکیشەیە وڵای مناڵەکەی 4 کیلۆ کەمتریش بووە بەڵام تووشی ئەو کێشەیە بووە ئەوە لە کاتی مناڵبوونەکە هەندێک جار دەسەڵاتی کەسی تیان نییە تۆ یعنی ئەبێ هەر ئەم مناڵە دەربێنی بەڵام لەوانەیە ئەو زەرەرش لە مناڵەکە بە ئەنقەس نییە مەسەلەن ئەوە یعنی مناڵێک هەوڵی لێ بە تەبیعی بێ ئەبێ بزانین تا چەند هەوڵی چەند یعنی خۆ تۆ ناسی 4 سەعات ئەم مناڵە لە ناو سەری دایکیا بێ هەر بمێنێت و هەر بڵێ ئەبێ قەوەتکەی بە تەبیعی بێ بزانانی مودەکەی چەنە بۆنەوە بەرە چەند بیهێڵیتەوە بۆ ئەوەی زیاتر مناڵی بۆ چەند بمێنێتەوە دوای ئەوە قەرار بێت دەستخۆش بە دکتۆرە دواوتت ئامۆژگاریت بۆ خانمان چیە زۆر بە کورتی زۆر سپاس دەکەین وەڵاهی هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو ئافرەتانی دووگیان و مناڵەکانیان ئەخوازیین من ئەوکو پێم زۆربەی جار دووگیانی بێ پلانە هەموو ئافرەتێک کە بە تەمای دووگیانێ باشتر وایە پلانی بۆ دانێ ئەوانی کە هەندێک نەخۆشییان هەیە پێشتر هەندێک کێشیان هەبووە لە کاتی دووگیانەکانە مناڵیان مردووە مناڵیان لە بار چووە تووشی نەزیف بوون تووشی بڵێن هەندێک کێشە بوون پێشەوە سبکەن سەردانی دکتۆر بکەن و ڕێنمایی وەرگن کە پێش سکەکە نەک لە کاتی سکەکەیان هەندێک جار هەندێک شت ناتوانانی بەڕاستی هەموو شتێ بکەیت ڕێنمایی وەرگن کە چی پێویستە کابیکە و ئیتر سەردانی دکتۆر بکەن و ئەو شتانی کە پێویستە بۆ بەڕێز دکتۆر چرۆق حوسێن سپۆڕی نەخۆشیەکانی ژنان مناڵمان زۆر بەخێر بێ و سپاس بەڵێ خۆشەویستان پەیامنێرمان سڵۆی محەممەد ڕاپۆرتێکی لەسەر وەستایەکی دەزڕەنگینی قەزایی پێنجوێن بۆ ئامادەکردین با پێکەوە بینەری بین و پاشتر دێنە وڵاتان بۆ قسەکردن و تەواوکردنی تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ. سیروانە خەڵکی شاری سلێمانی من دانیشتگای شارشکای پێنجوێنم تا سێمی ئامادەی پیشەسازیم خوێندووە ساڵی 89 پیشەی خۆمان هەر لە مناڵیەوە باوکشمان دارتاژ بووە باوکشمان بە ڕەحمەت بە پیاوێکی دەزڕەنگین و بە سەلیقە بۆ لە ئیشەکانە جا منە لە مناڵیەوە بۆ خۆم خولیای ئەم کارانە بووم زۆریشم حەزدەی بووە تا سەرنجامەکە گەیشتمەتە ئەوەی ئێستا بەڕاستی شوێنێکم دابین کردووە ئەو شتانەی کە کاری دەستی ئەوانەی کە لە مێشتی خۆمای ئەوانەی کە ئەیان بینم جوانە لە هەر شوێنێک توان دروستیان کەمەوە.
بەڕاستیم بۆ خۆم شوێنەم ڕازانەوە و کولتورێک زیاتر ئەگەر بڵێم داهاتی هەیە بۆ داهات نییە زیاتر حەز و خولیایە ئەم کاری کە مەسەلەن ئێستا منێکەمەوە من لە ڕەحمەتی باوکمە بۆم هاتووە یعنی بۆم گواستراوەتەوە بۆ من و منیش یعنی تەمەنای ئەوەکەم نەک تەنها مناڵەکانی خۆم خەڵکانێکی کەی زۆریش فێری ئەم کارە ببن بێن ئەم دەستڕەنجینیە بەڕاستی شتێکی باشە ئەگەر بتوانین هەمومان هاوکار بینتیایە مەسەلەن هەم بۆ پێشخستنی نەوەکانمان. ئەم شتانی کە لێرە من زیاتر گرنگ پێین کارەکانمان بە ئیشی قوڕە ئیشی چیلکەیە هەر مەوادی زۆر سەرەتایی ئەوانەیە ئەو شتانەشی کە ئەیبینن دروست کراوە زۆربەی موادە خامەکانی بڵێن لە ئێرانەوە بۆمانێت بە چیلۆ ئەیان کڕین و لێرە خۆمان دروستیەکەین یعنی ئێمە ئەتوانین بەڕاستی ینی هەمومان شتە کۆنەکان زیینکەینەوە کولتورە کۆنەکان جوانترکەینەوە بمێننەوە یعنی بۆ ناسانی بۆ نەوەی دوای خۆمان چکە بەڕاستی ئێستا زۆر گۆڕاوە مناڵی ئێمە و مناڵی ئێستا زۆری فەرقە مناڵی ئێستا نازانێ مەسەلەن چی پێشتری خۆی بووە چی خاوەنی خۆیەتی ئەوەی کە ئێستا ئایبینێت تەنها و ئایپاد و مۆبایل و ئەنتەرنێت و شتەی بەردەستێتی نازانێ ئەستی جیهانی خۆی لە مەسەلەن لە وڵاتەکەی خۆی چی بووە لە سەرەتاوە تا ئێستا. ئەمە ئێستا بۆ نمونە ئەم کاری کە لە بەردەستی منایە بە حکمەوەی کە پێنجێ ناوچەیەکی ساردە زیاتر لە زستانانە خەڵک دارەهێنن لەو کێوشتە بۆ سووتانن من لە زۆربەی دراوسەکان گەڕام ئەو دارانەی کە جوانە هێنامە مەسەلەن شتێکی جوانی لێ دروستکەم و زۆر جاریش پێم وتوتم ئەو دارێکەوەی سووتێنشتی زۆر جوانی تیا دەرەچێت مەسەلەن ئەتوانی ئەوانەی کە لە جیاتی بیان سووتێنین بیانکەین بە شتی زۆر جوان و نایاب و تەندروست بەڕاستیەکەی یعنی ئەتوانی سوود لە هەموو شتێک وەرگری سوود لە هەموو شتێکی ئاسایی ئەم وڵاتە وەربگیرێ بۆی شتی جوانی لێ دروست بکرێت. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردن لەسەر دەستکەوت و بەرهەمەکانی قوتابخانە شەرعیەکانی عەبدوڵای کوڕی عومەر کە یەکێکن لەو قوتابخانە شەرعیانەی بۆ پێگەیاندنی کۆمەڵێ خەڵک و گەنج بە زانستە شەرعیەکان و بە زانستە ئیسلامیەکان و سەرنجام کردنیان بە بانخواز و بە مامۆستای ئاینی بۆ ئەوەی ئاراستەی کۆمەڵگە بکەن بەرەو ئاراستەیەکی خوابیستی و ئاراستەیەکی پڕ لە بەها باڵاکان. بێگومان قوتابخانە شەرعیەکانی عەبدوڵای کوڕی عومەر لە زۆربەی زۆری شار و شارۆچکەکانی کوردستاندا بوونیان هەیە بە ئامانجی پەروەردەکردن و پێگەیاندنی کۆمەڵێ لاو و گەنجی بەهرەمەند بە زانستە شەرعیە ئیسلامیەکان. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا جەرکی بەڕێوەبەری ئامادەیی عەبدوڵای کوڕی عومەرمان لە حاجیاوا کردو. مامۆستاگیان سڵاوی خوای گەورەت لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونت. با سەرتا بپرسم قوتابخانە شەرعیەکانی عەبدوڵای کوڕی عومەر چین ئەگەر پێناسەیەکیان بکەی و لە کەیەوە دامەزراون؟ بسم الله الحمد لله وكفى وصلاته وسلامه على رسوله المصطفى صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه ومن اتبع بهداه. سپاس بۆ بەڕێزان بۆ بەرنامە ڕەنجیدا مامۆستا ڕیاز. جارە مێژووی دروستبوونی قوتابخانە شەرعیەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1997 بۆ ساڵی 1998
ئەو کاتە لە خورماڵ تەسیس کرا و بنیادنرا دیارە یەکەم بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە مامۆستا سەلان دواتر معاونەکەی مامۆستا یاسین حەسەن بووە پاش مودەی ساڵێک زیاتر کەمتر بەڕێوەبەرەکەی گۆڕرا بۆ مامۆستا ئەبوبەکری سەدیقی و معاونی مامۆستا دلێر گەرمیانی بوو سوپاس بۆخوا ئەو کاتە دیارە ئەو قوتابخانە شەرعیە تەنها فەرعێکی هەبوو لە خورماڵ بوو و خاوەنی 130 قوتابی بوو دواتر تەتەڕوقی کرد ئەو قوتابخانە شەرعیە فەزڵ بە خوای پەروەردگار و تحەدوث بە نیعمەتی خوای پەروەردگار ئێستا ئەو قوتابخانە شەرعیە خاوەنی بەڕێوەبەراتی مەداریسە واتە مەداریسی هەیە لە ناچوارچەوەی ناوەندی زانایانی کۆمەڵی ئیسلامیدا و لە ئێستادا خاوەنی 14 قوتابخانەیە لە شارەکانی هەولێر سلێمانی هەڵەبجە هەڵەبجە شەهید و تەکیە بەردەقارەمان چەمچەماڵ دۆست حاجیاوە ڕانیە خاوەنی کۆمەڵی حوجرەیە زیاد لە 7 فەقێ لە حوجرەکاندا دەخوێنێت لە سونورە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا دیارە ئامانج لەو قوتابخانە شەرعیانە دیارە پێشتر کۆمەڵگەی کوردەواری ئێمە خاوەنی کۆمەڵێک حوجرە بووە لە مزگەوتەکاندا واتە لە تەکە هەر مزگەوتی دەکەبینا کراوە حوجرەیەک دروست کراوە بۆ پێگاندنی فەقێ و کۆمەڵێک مامۆستای ئاینی بە ئەوەی کە بتوانن خزمەت بە چین و توێژەکانی کۆمەلگای کوردەواری بکەن لە هەرێمی کوردستاندا دیارە لەو سەردەمەدا واتە سەردەمی ڕژێم لە کۆتایەکانی تەمەنی عمریدا پێ بە پێ حوجرەکان کەم کرانەوە دوای لە ناوچوونی ڕژێمی سەدام زیاتر ئەم حوجرانە بەرەو فکانەوە بەرەو نەمان چوون دیارە ئێمەش لە چوارچێوەی ئەو مەداریسە شەرعیانەدا بیرمان لەوە کردەوە کە وەکو بەدیلێک ئەگەر نژڵێن بەدیلی 100% بەڵام بیر لەوە بکەینەوە کە بەڕێوەبەراتێکی وەها یان کۆمەڵ قوتابخانە بیناکەین و دروستکەین و تەسیسکەین لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لە شارە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی ئەگەر نەشتوانین بەحەقەت وەکو بەپێی ئەو منهەجە زانستی پێشتر کە هەبووە و مامۆستایانی ئاینی تیایدا پێگەیشتون لە حوجرەکاندا و لەسەری پەروەردە بوون بەڵام بەلانی کەمەوە ئێمە بتوانین جیلێک سەر پێ بخەین و جیلێک پێ بگا کە بتوانن هەم ڕۆڵی داوا ببینن هەم ڕۆڵی بانگواز ببینن و هەروەها میحرابەکان چۆڵ نەبن و تا ئەندازەیەک بفەزڵ بەخوای پەروەردگار توانراوە کە ئەم فراغە پڕ بکەنەوە لە هەرێمی کوردستاندا زۆر باشە مامۆستا عەبدوڵڵا ئەوانانەی کە لە قوتابخانەکەی ئێوەدا دەوترێتەوە چوانەیەکن ئایا هەر ئەو منهەجەیە کە لە قوتابخانەکانی دیکەدا دەوترێتەوە یان ئێوە جیاوازیان هەیە ئەگەر باسێکی بکەی بزانین جیاوازی قوتابخانەکەی ئێوە لەگەڵ قوتابخانەکانی تر چییە و لە چیدا جیا دەکرێتەوە قوتابخانەکانی ئێمە ئەو منهەجی کە تێدا ئەوانانی کە دەخوێندرێن و دەوترێنەوە دیارە بریتە لە تەفسیر و ڕاوەکردنی قورئانی پیرۆز و هەروەها بریتە لە فەرموودە زانستی فەرموودە زانستی قورئان واتە علومی حەدیث و علومی قورئان و هەروەها بابەتی میرات و فقه واتە بابەتی زیاتر پەیوەندی هەیە بە بواری شەرعیەوە جانبی عیبادات و سەڵات و سیام و هەروەها ئەحکامی تەلاق و ئەحوالی شەخسی و ئەو جۆرە بابەتانە لە قوتابخانەکانی ئێمەدا دەخوێندرێت بە ئیزافەی منهەجی عەقیدە کە لە قوتابخانەکانی ئێمەدا دەخوێندرێت و قەواعیدی فقهی کە ئەمە منهەجێکی گرینگە لە قوتابخانەکانماندا دەخوێندرێت و زانستی ئوسوڵی فقه زانستێکی گرینگە لە قوتابخانەکانی ئێمەدا دەخوێندرێت ئێمە کۆمەڵە بە حەقەت خاڵی نییە لە کۆمەڵی زانستی تر کە لە قوتابخانەکانی تردا دەخوێندرێت چونکە ئێمە لە ڕابردوودا هەتا ئەم فترێش ئێمە کۆمەڵی زانستی ترمان هێناوە لە چوارچێوە منهەجەکانماندا وەکو وانە وتراونەتە خوێندراون وەکو وانەی بیرکاری واروەها کۆمپیوتەر ئەم هەروەها وانەی زانستی زمانی ئینگلیزی ئەمانە خوێندراون و هەروەها دەتوانم بڵێم قوتابخانەکانی ئێمە جیاوازن لەگەڵ قوتابخانەکانی تردا چۆکە قوتابخانەکانی تر ئەگەر مەبەست جانبی حکومی بێت دیارە پەروەردەی ئاینی زۆر لاوازە لە قوتابخانە حکومیەکاندا و چۆن لە کاتی خۆی لە سەردەمی ڕژێمە وانی ئاین پەراوێز خراببوو و یان خرابەوە کۆتایی وانەکانەوە کاتێک کە تەڵەبا بێتاقەت دەبێت
و تووشی مەلت دەبێت لە ئەنجامی گوێگرتنی بۆ کۆمەڵێک دەرس و هەر دەرسێک 45 دقیقە گوێ بگرێت قوتابی جارە ئەمە بە تەبیعەتی حاڵ ئینسان بێتاقەت دەبێت ئەو توانای نامێنێت کە لە بۆ وانەی کۆتایی بە و اشتیاق و بە و حەزەوە بە حەز و خولیاوە گوێ بۆ وانەیە بگرێت دیارە ئێستاش بە حەقەت دەتوانین بڵین ئەم وانەی ئاین و پەروەردەی ئاینی لە قوتابخانەکانی حکومیدا بە حەقەت پەرەوەست خراوە ئەگەر بەس لەو بەراورد دەبێت ئەگەر بەس مەسەلەن بەراورد بێ قوتابخانە ئاینەکانی تر ئەوەی کە زانیاری لای ئێمە هەیە حەقەتەن ئەوانیش تا ئەندازەیەک بەشێک لەو وانە و لەو منهەجی ئێمە ئاماژەمان پێدا مرز نییە مەسەلەن بالضبط هەمان ئەو منهەجە بکە ئێمە دەیخوێنی بەڵام ئەوانیش کۆمەڵێک منهەج دەخوێنن هەر لە پەیوەندیدار بە زانستە شەریعەکانەوە. ئاماژەت بەوە کرد کە لە چواردە قەزا و ناحیە و شار و شارژەکانی کوردستان قوتابخانە شەرعیەکانی عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەوێ بوونی هەیە. ئاستی خوێندکارەکان چۆنە هەمووی لە یەک قۆناغ و ئاستا وانەکان دەخوێنن یان بۆ من هاوشێوەی قوتابخانە حکومیەکان ئەوانیش ئاستی یەکەم و دووەم و سێم و چوارەم هەتا کۆتایی دیاری کراوە پێمان خۆشە باسێکی ئەوەمان بۆ بکەن. بەڵێ ئەو قوتابخانە شەرعیانی ئێمە ئامادەی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە باوکی بێت دیارە ئێمە بە حەقەت وەکو بە شێوەیەکی ئەکادیمی ئەم تەسیسی ئەو مەدرسانە کراوە یەکەم ئێمە بەپێی بەڕاستی مەرجی شروطی یاسایی قوتابی وەردەگرین و قۆناغە جیاجیاکانمان هەیە واتە مەرحەلەیەک و قۆناغی یەکمان هەیە پاشان ئەو قوتابیەک کە تەخەڕوج دەکات لە قۆناغی یەک طبیعی چۆن لە قوتابخانە ڕسمیەکاندا ئیمتیحانات هەیە یان وەرزی یان بەپێی کۆرسات نظامی کۆرسات دیارەوەی ئێمە ئێستا حالی نظامی کۆرساتە لە قۆناغی یەک دوای کە قوتابی دەردەچێت دەچێت بە قۆناغی دوو دوای تەواوکردن و بڕینی قۆناغی دوو دەچێت بە قۆناغی سێ دوای بڕینی قۆناغی سێ دەچێت بە قۆناغی چوار ئێمە لە ڕابردوودا دیارە مەدرسەی ئێمە ئامادەی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی باوکی بێ پێشتر 6 قۆناغ بووە واتە 6 مەرحەلە بووە بەڵام ئێمە بیرمان لەوە کردەوە کە بیکەین بە مەدرسێکی خێرا بۆیە لە ساڵی ڕابردوو ئێمە وەکو مەدارس بەڕێوەبەراتی مەدارس لە بارگای گشتی کۆبنەوەی تایبەتمان کرد بەو بوارە بڕیارماندا بە خێراترکردنی قوتابخانە شەرعیەکان و ئامادەی عەبدوڵڵای کوڕی عومەر لە سەرجەم شار و شارۆچکەکاندا بۆیە دوو قۆناغ دەتوانم بڵێم کەممان کردەوە واتە دوو ئاسمان کەم کردەوە لە 6 ساڵەوە هێنامانە 4 ساڵ ئەمەش بە ئەوەی کە هەم تەڵەبە تووشی مەلەل نەبێ بەڵام من 6 ساڵ زۆرە بچم لە مەدرسەیە بخوێنم دیارە ئێستا بە خۆتان ئاگدارن لە هەندێک شوێندا بە شێوەی سورعە خوێندن خێراتر کراوە واتە بە چەند مانگێک یعنی مەراحیلی و منهەجی ساڵ دەبڕن واتە لە هەندێک شوێن بە 2 ساڵ قوتابیەکە قۆناغەکانی تاوا دەکات لە هەندێک شوێن بە 3 ساڵە بەڵام ئێمە پێمان باش بوو دیارە کە 4 ساڵ بێت 4 ساڵ هەم دەتوانین بڕین کەم نییە هەم دەتوانین بڕین زۆریش نییە ئاستێکی مامناوەندەکان دەتوانین لەم 4 ساڵەدا لەو قوتابخانە شەرعیانەدا پێ بگەن و ئاست و مستەوای خۆیان برسکەنەوە. زۆر باشە مامۆستا عەبدوڵڵا ئێوە ئەو بڕوانامەیە چۆن دەدەنە خوێندکار واتە لە چ قۆناغێکدا بڕوانامە پێشکەشی خوێندکار دەکەن و ئایا ئەو بڕوانامەیە کە ئەو خوێندکارە وەری دەگرێت باوەڕ پێکراوە لەلایەن حکوومەتەوە ئەو قوتابیە توانێت سوودی لێ وەربگرێت؟ شەیدا خان ئەمە یەکێک لە گرفتەکانی ئێمەیە طبیعی لە ساڵانی ڕابردوودا ئیتفاقی کرا لە نێوان مەدارس و لە نێوان وەزارەتی ئەوقاف حکوومەتی هەرێمی کوردستاندا کە ئەم مەدرسانە حەقەتەن بچنە سەر قوتابخانە ئاینەکانی وەزارەتی ئەوقاف کە ئەو کاتە دیارە خوێندنگە ئاینەکان سەر بە وەزارەتی ئەوقاف بوون بەداخەوە قوتابخانانش دیارە بەپێی ئالێتێک کە خۆیان دیارەوەیان پێ باش بووە ئەگەر نا بەلای ئێمە باش نەبوو پەسەند نەبوو حەلکران و تواندرانەوە خران سەر وەزارەتی تربیە و ئێستا پێ بەپێەوەی زانیاری لای ئێمەیە قوتابخانانە ئەسەر و شوێنەواریان نەماوە واتە دواوی کە چۆ سەر وەزارەتی تربیە بڕیاریاندا کە لە بۆ ساڵی داهاتوو قوتابی وەرنەگرن تەنها ئەو چەند مەرحەلەی کە هەیە ئەمانە خوێندنەکان تاواکەن و کۆتایی بە خوێندنگە ئاینانە هێنرا بەنسبەت خوێندنگە ئاینەکانی ئێمە دیارە ئێمە لە حکوومەتی ناوەند پێشتر ڕسمیاتی ئەم مەدرسانە قوتابخانە ئاینیانە ڕسمیاتیان هەبووە و ئیجازەی مۆڵەت بڵین مۆڵەت پێدرا بوون و لەلایەن دیوانی وەقفی سونی و ئەوانە مەدرسەکانی ئێمە تەصدیق و شادەکانیان تەصدیق دەکرا
دواتر گرفتی سیاسی هەرێمی کوردستان کە ئەمە یەکێک لە گرفتەکان کە هەمیشە بە تایبەتی لایەنەکانی دەسەڵاتدار یعنی ئەمە یەکێک بووە لە پیشەکانیان لە ڕابردوودا بەداخەوە کە لە جیاتی دەستخۆشی کە لایەنە ئیسلامیەکان کۆمەڵێک مامۆستای ئاینی لەم قوتابخانە ئاینیانە پێدەگەێنن و بە مەورکێکی کوردەواری و بیر لە دوور لە فکرەی تەتەڕوف لە جاتی ئەوەی کە قوتابیان بچن لە وڵاتان بخوێن و دواتر بە فکرە و بە ئایدیای جیاواز بێنەوە و ببنە مای سەرێشە بۆ کۆمەلگا و بۆ دەوڵەت و واروەها بواری ئەمنی ئەوان بە حەقیقەت ڕێیان بۆ نەدا بۆیە چەند جارێک هەم بە نهێنی هەم بە ئاشکرایی فشاریان هێناو بۆ ناوەند و وەفدیان چووە کە ئەو مەدرسانە نەمێنن دیارە دواتر کە ئاوارەی سونەکان بەسەردا هات و ئاوارە بوون بەشێکی زۆری کەوتە هەرێمی کوردستان یەکێ لەو هەڕەشانی کە بەکارهێنراوە لە بەرامبەر لانی پەیوەندیدار لە حکوومەتی ناوەند پێیان وتونە ئەگەر ئێوە مامەڵی ئەم خوێندنگە ئاینیانە ڕانەگرن هیلانە ئیسلامیەکان ئێمە بەڕاستی بیر لە حەل و چارەسەریتر دەکەینەوە فشار دێنین و یان ئاوارەکان سنوردار دەکەینەوە دیارە ئەوانی حەقەتەن چارەنووسی ئاوارەکانیان بەراوە پسندتر و گرنگتر بووە لەوەی کە مامەڵە لەگەڵ ئەم خوێندنگانە وەکو خۆی بەردەوام بێت بۆی ناچار بوون مامەڵیان لەگەڵ خوێندنگەکانی ئێمەدا ڕاگرتووە ئێمە بۆ معلوماتی هەم بەڕێستان و هەم بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام دەمێ ئەوە ئاماژە پێ بکەم ئێمە لە ڕووی ئەکادیمیەوە واتە لەو بەپێی ئەو مەرجانی کە ئێمە قوتابی وەردەگرین لە ئامادەیەکانی عەبدوڵای کوڕی عومەر هیچ گرفتێکی یاساییمان نییە واتە ئەو قوتابیە کە ئێمە دێ بۆ لای ئێمە پێشتر ئێمە مقابلەی دەکەین و مەرجەکانی قوتابی لە ڕووی ئیداریەوە بۆ ڕوون دەکەینەوە کە پێویستە بڕوانامەی پەسەندکراوی شەشی سەرەتایی هەبێ واتە دەرچوو شەشی سەرەتایی بێ ئێنجا ئێمە لە ئامادەی عەبدوڵای کوڕی عومەر لە سەردەم شارەشەکان ئەو قوتابیە وەردەگرین واتە ئێمە مەلەفی بۆ دەکەینەوە ئیزبارێکی بۆ دەکەینەوە دۆسێکی بۆ دەکەینەوە ئەم تەڵەبەیە کاملی دەرەجاتی لە ئێمە هەم سجلی و هەم دەرەجاتی هەموو شتەکانی تۆمارە بە شێوەیەکی ئەکادیمیانە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەوکو ئاماژەم پێدا دیارە ئێمە تەنها گرفتی سیاسیمان هەیە ئەگەرنا لە ڕووی قانونی لە ڕووی یاسایی واتە بەپێی ئەوەی کە ئێمە ئەو تەڵەبانە چۆن وەردەگرین و چۆن تەخەڕوج دەکەن هیچ گرفتێکی یاساییمان نییە دوای برینی خۆناغەکانی خوێندنی ژیان ئەم قوتابیە بەڕێزە ئێمە بڕوانامەی تایبەتمان هەیە وەکو چۆن پێشتر ئەم قوتابخانانە بڕوانامەی خۆی هەبووە ئێمە بەردەوام لەسەر بەخشینی ئەو بڕوانامانە بەردەوامین دوای ئەم قوتابیە بەڕێزە چ خوشک بێت چ برابێ لای ئێمە تەخەڕوج دەکا ئێمە لە کۆتایی ساڵدا مەراسیمی تایبەتی بۆ ساز دەکەین وەکو ئێستا ئەمڕۆ ئێمە بەرنامەمان وایە لە حاجاوە 15 قوتابی ئازیز تەخەڕوج دەکات 4 خوشک و 11 برا زۆر باشە مامۆستا باسی لە خانمان کرد با بزانین ڕۆڵ و کۆمەڵێک زانا و کەسایەتی و هەروەها ئۆرگانەکان فەرموکراون بۆ ئەوەی کە ئێمە لەو ئاهەنگەدا تەشریفیان بن و بەشدار بن و ئێمە لەو ئاهەنگە خنجیلانەدا بڕوانامەکانیان هەم خەڵات دەکەین ئەوائیلەکان یەکەم و دووەم مسیەمەکان و هەم بڕوانامەکەشیان پێ دەدرێتەوە زۆر باشە مامۆستا باس لە بەشداری خانمان کرد با بزانین ڕۆڵ و ئامادەی خانمان لە خوێندنگەکەتاندا چۆنە و لە چه ئاستێکدایە بزانین خانمانیش بەڕێژەیەکی باش و بەرچاو بەشدارن الحەمدولله سپاس بەخوای پەروەردگار ئێمە ئێستا لە هەندێک شوێن تەنها خانمان دەخوێنن تەنها خوشکە ئازیزەکان واتە خوێندنگیان بۆ کراوەتە ئێستا لە هەڵەبجە تەنها خوێندنگەی خوشکانمان هەیە و لە کۆمەڵە شوێنی تر واتە بەشی برایانمان نییە بەڵام لە بەشی زۆری نەدا ئێمە ئێستا حالیان لە حاجەوە کە قسە بۆ جەنابتان و بینەران دەکەم ئێمە خوێندنگەکەمان دوو بەشە بەشی داوامی ڕۆژانەمان بۆ خوشکانە و بەشی برایانیشمان داوامەکەمان خستوتە شەوانە لەبەرەوەی کە برایان زیاتر سەرقاڵی معیشەت و کار و کەسابەتن و شەکەت و هیلاک و ماندوون و لە ڕۆژدا ئەو بوارە نییە کاوان بێن وەکو قوتابیەک دانیشن لە بەردە مامۆسایەکە و وانەکان بخوێن و فێر ببن بۆیە ناچار ئێمە تەغییر و گەڕانکاریمان کردو لە داوامەکاندا داوامی برایانمان جا کردوتەوە لە داوامی خوشکان ئێمە لە ئێستادا 15 خوشک لە مەدرسەکەیمە وجودی هەیە زیاد لە 5 خوشک بۆ 7 خوشک ئیجازەی وەرگتووە واتە مۆڵەتی وەرگتووە کە بۆی نکراوە ئەم ساڵی خوێندن لەگەڵ ئێمەدا بەردەوام بێ خوایار بێ بۆ ساڵانی داهاتوو بڕیارەکەوانە پەیوەندی بەداوامەوە بکەنەوە زۆر باشە مامۆستا لە ڕووی هاوکاریەوە بزانین کێ هاوکاری ئەم قوتابخانەی ئێوە کات کێ پاڵپشتانە و ئایا لەمڕۆوە کۆمەڵی ئیسلامی چی بۆ ئێوە کردووە تا چەند هاوکارتانە وەڵای ئێمە حەقەتەن سوپاسی ئۆرگانەکانی کۆمەڵ دەکەین و ناوەندی زانایان دەکەین
دیارە تەبیعی هەموو لایەکمان باش دەزانین لە ساڵی 2012 بۆ 2013 ئەو منحەی کە لە حکوومەتەوە دەدرا بە ئەحزاب ئەوە هەر کۆتایی پێهاتووە و ئەوەی کە دەشدرا بە کۆمەڵی ئیسلامی بە بەراورد بە کۆمەڵی لایەن کە پێگەی سیاسیان زۆر لاوازدا لە ڕووی پێگەی جەماوەریان زۆر لاوازدا هی ئەوان دەتوانین بڵین ئەگە دوو بەرامبەریش نەبێتی وە کەمتر نەبوو لە دوو بەرامبەر کە پیان دەدرا بەڵام منحەی کۆمەڵ کەم بوو لەو کاتەدا دواتر هەر بەدڵ هیچی نەما دیارە بەڕێزیشتان لە شاشە ڕەنگینەکەی پیامەوە گوتان لە وتو پێشی کۆمەڵی ئیسلامی بوو کە ئەو سەرچاوی داهاتی کۆمەڵی ئیسلامی تەنها ئەو هاوکاریە کە لە پەرلەمانتار وەزیرخان نشین کراوەکان و ئەوانەی کە ئێستا لە دەوامدانە لەوانە وەردەگیرێ و لەسەر شانی خێرخوازان دامەزرا و مؤسسەکان و ڕاگەاندن بەرەوە دەچێت دیارە ئەوە ئێمەش هەر لە چوارچێوەدایە ئێمە شتەی نیسبەیەکی هاوکاریمان هەیە دەتوانم بڵێم ئەوەی کە دەدرێت بە خوێندنگە ئاینەکانی ئامادەی عەبدوڵای کوڕی عومەر لەلایەن ناوەندی زانانی کۆمەڵی ئیسلامی و دەتوانم بڵێم بە ڕێژەی لە 9 بۆ 180 واتە نیسبەیەکی کەمە بە حەقە واتە ناتوانێت ئەو فراغی ئێمە پڕ بکاتەوە تووشی عەجزی مالی دەبین بەڵام ئێمە سوپاسی خواپێداوان دەکەین سوپاسی دەستڕۆیشت و دەستواڵەکان دەکەین بەخشندەکان دەکەین ئەوانی کە هەمیشە نیانیشتووە بەڕاستی کار و کاروانی ئیسلامی و ئەو پرۆژە پیرۆزانی کە لەناو کۆمەڵگەی کوردەواری دەبوونیان هەیە نیانهێشتووە پەک بخەوێت کەمە بەڕاستی جێگای دەستخۆشیە و جێگای ئەوەیە کە ئێمە نزار خەیریان بۆ بکەین خۆی پەروەردگار بان قەرەب بۆ بکاتەوە بە تەکیدی خۆی گەورەبان قەرەب دەکاتەوە ئەمە فەرمانی خۆی پەروەردگارە کە دەفەرمێ وما أنفقتم من شيء فإن الله يخلفه هەر شتێک ئێوە لە پێناوی خوادا ببەخشن بە تەکید خۆی پەروەردگار پڕی دەکاتەوە لە فەرمایشتی قودسی داهاتووە کە پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام دەفەرمێ أنفق ابن آدم أرفق عليك بني آدم ببەخشە و بەسەردا دەڕێژم بە تەکید ئەوە بەڕێنی خۆی پەروەردگارە کە خۆی گەورە دیارە ئەو فەراغی کە لە ماڵ و سامانی ئەوەندا دروست دەبێت لە ئەنجامی بەخشیندا بە تەکید خۆی پەروەردگار بۆیان پڕ دەکاتەوە بۆ ئێمە نزار خەیریان بۆ دەکەین و سوپاسیان دەکەین و هاوکارێکی باش بێ لەوەی کە بۆ نمونە هاوکاری قوتابخانە ئیسلامی شەڕەکانی کوردستان بکە بۆ ئەوەی قوتابی ئێمە ناچار نەبێ بچێت لە دەرەوەی وڵات بخوێنێ و سەرنجام فکرێکی نامۆ بە کۆمەڵگەی کوردی بێنێتەوە کامانن منهەجی ئەو زانا کوردانەی لە کۆن و هاوچەرخە کە لە قوتابخانە شەڕەکانی عەبدوڵای کوڕی عومەرە ئەخوێنرێ و ئێوە بە وەکوڵێ بۆن و بەرامەیەکی کوردەواریانەوە دەتانەوێت ئاینی پیرۆزی ئیسلام بە خوێندکارەکان و بە فێرخوازان ببەخشن ئێوە لە پێش خۆتان دەبڕیکەن لە لای خۆی پەروەردگار لە قیامەتدا دەیبینەوە دێتەوە ڕێتان بۆ ئێمە نەزار خەیریان بۆ دەکەین حەقەتەن ئۆرگانەکانیش تا ئەندازەیەکی باش یان ئەوانیش بە حەقەت هاوکار و هەماهەنگن لە سنووری ئۆرگانەکاندا ئەنجومەنەکاندا و مەڵبەندەکان ئێمە ئێستا بەڵێن بۆ مەراسیمە تەکلیفمان مەسەرەن لە کۆمەڵێک ئۆرگان کردووە بەدەمانەوە هاتوون و سوپاسیان دەکەین دوعای خێریان بۆ زۆر باشە مامۆستا لە چەند وەڵامی پێشوودا ئاماژەت حکوومەت و وەزارەت نەیتوانی بە هاوکار بێت لەوەی کە پشتیوانی قوتابخانە شەڕەی ئیسلامیەکان بکات لە هەرێمی کوردستان و نێتە سەرخەل لەگەڵتە بۆ ئەوەی کە تەستیقی ئەو بڕوانامە نەبکە یان قوتابیانە وەربگیرن لە پەیمانگە و زانکۆ و جامیعەکان کەواتە بەتەکید ئامادەیش ئەو ئامادەیشی تیانیە کە بێ هاوکاری و دەعمی تۆ بکە لە ڕووی مادیەوە زۆر بەڕاستی مامۆستا لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەمان نەماوە ئەو قەراری حکوومەت یان بڕیاری حکوومەت یان ئەو هەڵوێستی حکوومەت پێویستی بە مراجعە هەیە کە مراجعە بکاو و حەقەتەن هەماهەنگی بنوێنێت چونکە ئێمە بە حەقەت لەو بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڵڵا جەلکی و بەڕێوەبەری ئامادەیی قوتابخانەی زانستە شەڕیەکانی عەبدوڵای کوڕی عومەر زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکان سپاس بۆی کار ڕاستەوخۆ لە حاجی ئاوا لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست لە کەلار پێشانگایەکی کاری دەستی دەکرێتەوە کە لەم بارەوە هاوکارمان هاوار محەممەد ڤیتێکی بۆ ئامادەکردین فەرموون با پێکەوە بینەری بین. من ناوم مجدة توفيق أمين یەکێکم لە ئەندامانی گرۆپ خەریجی ماحەدم لە 2010 ئەم گروپەمان دامەزرانەوە
و منیش بەشدارم لەم گروپە مۆڵەتشمان دەرهێناوە ماوەی تقریبەن ماوەیەک بێ مۆڵەتمان دەرهێناوە و یەکێک لە فەراغەکان وای کرد کە من دەستکەم بە ئیشی دەسی ئەو فەراغی کە هەمە لە ماڵەوە هەم کاتێکە بۆ خۆم دوورمە خاتو لە هەنێ تەلەڤیزۆن و تۆڕە کۆمەڵاتەکان و ئەوشتانە و جگە لەوەش لایەنێکی مادی بۆ خۆم تیا بەدەستهێنم وەکو سەرچاوی داهات نا بەڵام ئیتر شتێک هەیە ڕۆژانە خۆتی پێوە مەشغوڵەکەی چۆنە شت بەشتە هەم کاتەکەت کاتێک لە پێناوی کاتی کە سەرفیەکەی لە بەرامبەر ئەو کاتە شت وەرەگەی لەوە زیاتر نییە و بۆ ئەوانەی کە مەسروفیان لەسەرا نا بەس من وەکو خۆم کە تەنها ئەلحەمدوللا داهاتەکەی تا ڕادەیەک ژیانی خۆم پێوە بەڕێبم ئەو بابەتانی کە دەستمانەکەوێت زیاتر لە داخلە من دەستمەکەوێت بەڵام هاوڕێیان زۆربیان لە سلێمانی و لە شوێنەکانی ترۆبیان تێ بە ئۆنلاین و ئەوانەشی کە بەکاریان نەهێنم مور و گوڵ شتەکان زۆربیان ئامادەکراون ئەوانەی کە بەکاریان نەهێنم بەڵام ئیتر گۆڕانکاریێکی تیاکەی ئەیگۆڕی لەمە بۆ ئەو شوێنانی کە بەرهەمەکانمان ئینتیاساڵەکەینەوە زیاتر لە پێشانگاکان و من شخصی خۆم شەشەمین پێشانگایە بەشداریەکەم و خۆشحاڵم لەو بەشداریانێک کە کردمە و تا ڕادەیەک توانومە شتێ بکەم و ئەو کەسانەشی کە حەزیان لێیەتی وەکو کوڕان بەکاری هێنن بۆ دەستگیران بۆ خۆشەویستەکانیان یان بۆ بابەتی ماڵ بۆ جوانکاری بەکارهێنن وەکوت من گوڵی دەستی بوو بەکارهێنم دروستی یەکەم و تەڵەبی شەکری لەسەری و لە ڕێی تەڵەب و لە ڕێی پێشانگاکانەوە شتەکانمان ساغەکەینەوە. خۆشەویستان لە کۆتایی بەرنامەدا زانیاریەکمان بۆ ئامادەکردوون لەسەر سوودەکانی ناوکە کوولەکە بە پێکەوە بینەری ئەو زانیاریەش بین و کۆتایی بە بەرنامەکەمان دێنین. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست کۆ بڕگەی بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سپێنێ پێتان شادەبینەوە بەخوای گەورەتانت بێنین خواتان لەگەڵ و کامەران.